بینەرانی ئازیز سڵاوتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆمان بە خۆشحاڵزانی کە ئەمڕۆژ بە یارمەتیا و کاران و بە کۆمەڵێ بڕگە و بابەتی نێوبینۆ میوانی ماڵەکانتان بۆ هیوایی کە هەموو لایەکتان لەش ساغ و تەندروست باش بن و کۆی پرۆگرامی ئەمڕۆمان کە بۆمان ئامادەکردوون جێگەی سود و ڕەزامەندی هەموو لایەکتان بن. خۆشەویستان لە پرۆگرامی ئەمڕۆژماندا سێ بابەتی سەرەکیمان بۆ ئامادەکردوون. یەکێک لەو بابەتانی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین باز لە کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی کارتی نیشتیمانی دەکەین کە بێگومان بەڕێوەبەرایەتی کارتی نیشتیمانی یەکێکە لەو بەڕێوەبەرایەتیانەی کە لۆدێکی زۆریان لەسەرا بەردەوام هاوڵاتیان ڕۆژانە بۆ دەرهێنانی کارتی نیشتیمانی سەردانی فەرمانگەکانی کارتی نیشتیمانی دەکەن کە دەگەڕێتەوە سەر بەڕێوەبەرایەتی کارتی نیشتیمانی لە شار و شارۆچکەکانی کوردستانە. جگەلەوەی کە باز لە کار و چالاکیە نوێیەکانیان دەکەین کە بزانین نوێترین فەرمانگەکانی کە تایبەت بە بەڕێوەبەرایەتی کارتی نیشتیمانی کراوەتەوانێتین و لە هەمان کاتیشدا باز لەوە دەکەین لەم بارودۆخی ئێستادا کە ڤایرۆسی کۆرۆنا لە ناوە تا چەند ڕێکاری و ڕێنمایە تەندروستیەکان پەیڕەو دەکرێت و جێبەجێ دەکرێت لە پێنا و پاراستنی ئەم کارمەندانی فەرمانگەکان و لە هەمان کاتیشدا بۆ پاراستنی ئەو هاوڵاتیانی کە بەمەبەستی دەرهێنانی کارتی نیشتیمانی ڕوو لە فەرمانگەکان دەکەن و کێن ئەو کەسانی کە دەتوانن ناخاوەنی کارتی نیشتیمانی ئایا هەموو کەسێک دەتوانێت کارتی نیشتیمانی دەربکات یاخودنا. دواتر لەگەڵ میوانەکەمانە گفتوگۆی زیاتر لەسەر ئەو بابەتە دەکەین. یەکێک لەو بابەتانەی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین باسە کاری وەرگێڕان دەکەین و کاریگەری لەسەر لایەنی ڕۆشنبیری. بێگومان ئێستا لە تەواوی دنیادا گرنگێکی زۆر بە کاری وەرگێڕان دەدرێت و لە هەرێمی کوردستانیش بێبەش نییە لەو پرۆسەی یاخود لەو بابەتە کە گرنگێکی زۆر بەکاری وەرگێڕان دەدرێت. بەڵام ئایا وەرگێڕان هەر کەسێک بێوێت دەتوانێت وەرگێڕام کە هەر کەسێک کە زمان بزانێ و بتوانێت بنووسێت دەتوانێت کاری وەرگێڕامکە یاخود کۆمەڵێک مەرج و پێوەر و تایبەتمەندی و بنەماهەیەکە پێویستە لەو کەسەدا هەبێت ئەو کاتە پێی دەوترێت وەرگێڕ یاخود دەتوانێت وەرگێڕان بکات. و لە هەمان کاتا باسێکیش لەوە دەکەین کە ئایا وەرگێڕان تا چەند کاریگەری هەبووە لەسەر خوێنەر و لەسەر ئەو کۆمەلگایی کە کاری وەرگێڕانی تیادا دەکرێت. ئەمەش بابەتێکی تر دەبێت و دواتر گفتوگۆی لەسەر دەکەین. یەکێکی تر لەو بابەتانی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین و دەبێتە تەوەری یەکەمی پرۆگرامەکەمان باز لە بنەما پەروەردەیەکانی وەرزش دەکەین و باز لە سوود و گرنگیەکانی خوێندنی وانەی وەرزش دەکەین لە ناو خوێندنگەکاندا. بێگومان زۆر جار ئێمە گوێبیستیەوە دەبین ڕەنگە خۆشمان بۆدا تێپەڕی بێتین کە وانەی وەرزش هونەر و وانەی وەرزشیش واتە هەردووکیان، بەڵام ئێمە ئەمڕۆ زیاتر جەخت لەسەر وانەی وەرزش دەکەینەوە کە لە خوێندنگەکاندا پشتگوێ دەخرێت. هەندێک لە خوێندنگەکان دەتوانین بڵین وانەی وەرزش هەر بە تەواوی تەرک دەکەن و لە هەندێک لە خوێندنگەکانیشدا ئەگەر بخوێندرێت بە شێوەیەکە یاخود تا ڕادەیەک دەکرێتە قوربانی وانەکانی تر کە ئەمە کوێ بەرپرسە لێ یاخود بڵین مامۆستایان خۆیان مامۆستایانی وانەی وەرزش تا چەند ڕۆڵ دەبینن لەم بابەتەدا و بەڕێوەبەرەکان ئایا کەم تەرخەمەکە دەگەڕێتەوە بۆ مامۆستای وانەکە یاخود دەگەڕێتەوە بۆ بەڕێوەبەرەکە و بەڕێوەبەری خوێندنگەکان تا چەند کاریگەریان هەیە خۆڕۆڵیان هەیە لە خوێندنی وانەی وەرزشدا. و باسێک لە چالاکی وەرزشیەکانیش دەکەین کە ئایا بۆچی لە ساڵانی ڕابردوودا چالاکی وەرزشیەکان زیاتر بەدی دەکرا و ئەنجام دەدرا، بەڵام ماوەی چەند ساڵێک دەکە کار و چالاکی وەرزشیەکان کەم بۆتەوە. هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوانەیە لەگەڵ میوانەکەماندا و ئەمانە و چەندین پرسیاری تر گفتوگۆ دەکەین بە میوانداری مامۆستا بەکر مستەفا کە بەڕێزیان سەرپەرشتیاری پەروەردەی خانەنشینن. مامۆستا بەکر سڵاو لێبێ و بەیانیت باش. ژیانێ باش، سوپاستانەکەم و بۆ کەناڵەکەتان و ئەم دەرفەتەتان کەوا گونجانووە. بەڕاستی ئەمە دەرفەتێکی زۆر جوان بوو بۆی کەوا بزانین وەرزش چییە لە پەروەردە. زۆر سپاس مامۆستاگیان. هەر وەک دیارە و ئاشکرایە و هەمووان ئەزانن کە وەرزش سوود و گرنگێکی زۆری هەیە لە ژیانی ڕۆژانەی هەر تاکێکدا، بەڵام ئێمە ئەمانوێت ئێستا باسێک لە سوود و گرنگیەکانی وانەی وەرزش بکەین لە خوێندنگەکانە. بزانین گرنگی وانەی وەرزش لە ناو خوێندنگەکانە چییە و بۆ چێگەڕێتەوە. خۆی لە ڕاستیە ئەگەر ئێمە بە ئەمانەتەوە بیڵین بەردی بناغەی وەرزش لە هەموو جیهانە، لە هەموو نەوەکو بڵین لە کوردستان و یا لە عێراقۆمە لە هەموو جیهانە پەروەردەیە. ئەتوانین بڵین وەزارەتی پەروەردەیە یا پەروەردەیە یا قوتابخانەکانە. لە چۆ دەستی پێەکەین؟ ئەتوانین بڵین لە باخچە ساوایەکانەوە دەست پێ بکەین، لە باخچە مناڵەکانەوە دەست پێ بکەین کە بۆچی ئەو مناڵانەکە یەکەم شت بەچی دڵی خۆشە
حتا بە وەرزش هەنی لە ماڵەوە تەماشاکەی میوانێکیانەیە دوو مناڵی لەگەڵە ئەچن یاری ئەەکەیت یعنی هەموو چۆنەڵی هەست و نستیان لەسەر یاریە ئەجا لە باخچە ساوایەکانە حەقی وایە ئەو دادانەی کە لەوێن ئەمانە دەورات ببینن هی وەرزش کەوا فێریانکەن کە هەندێ یاری هەیە یاری بچووکەیە ئەوانە ئەتوانن جێبەجێ بکەن ئەجا ئەوەی ڕاستی بێ خۆی وەرزش لە مەکتەبە سەرەتایەکانەوە دەست پێ ئەکات ئەتوانین بڵێن لە پۆلی یەکەوە هەتاکو پۆلی شەش ئێمە ئەتوانین بڵێن خۆی لە ساڵەکانی 50 هەتا هەشتاشە کردبوویان بە 3 مەرحەلە ئەشیان توانی بیکەن بە 2 مەرحەلە چۆن یعنی بە 2 قۆناغ ئێستا تەماشاکەی لە قۆناغی یەکەم سنفی 1 و 2 چونکە تەمەنەکەیان 1 تەمەنە ئەوە ینی جیاواز نییە 3 و 4 قۆناغی دووهەمە نەوع وەرزشی شکەی پێەکەی 5 و 6 نەوع وەرزشی شکەی پێەکەیت ناوەندی کە ئەچێتە ناوەندی وەرزشی شکەی پێەکەی ئامادەیی و زانکۆ ئەوانە جیاچنە ناو هەڵبژاردەی وڵاتەکانە بەڵام مامۆستا ئەمانی کە بەڕێزت باسەکە تا چەند جێبەجێکرێ لە ناو خوێندنگەکانە زۆر جار دەبینی تەنها چەند جۆرێک لە وەرزشەکان ئەنجام دەدرێت بۆ نمونە گەر باس لە بالە و باسکە بکەین زۆرترین ئەو وەرزشانەی کە لە ناو خوێندنگەکانە ئەنجام دەدرێت باسکە و بالێ کەواتە گۆڕانکاری یاخود جۆرە و جۆری لە وەرزش و یاریەکانە تا چەند لە سوودی خوێندکارانە بەڕێزم ئەوەی ڕاستی بێ ئێمە هەوری ئەوەی کە گۆڕانکاریەکی چاک بکرێت لە وەرزش خاص بە تایبەتی لە پەروەردە یعنی تەماشاکە ئێستا ئەم کتێبە هەمووی باسی چی ئەکات باسی پەروەردەی پۆلەکانی لە سنفی یەکەوە هەتاکو سنفی 6 ئەکات ئەنجا ئەمە بە چی ئەگۆڕێت جارێ مامۆستای وەرزش یەک مامۆستایە فێری بالایانەکە فێری باسکیانەکە فێری یاری چکۆلەکانیانەکات فێری تۆپی دەستیانەکە فێری گۆڕەپان و مەیدانیانەکە فێری ئەم هەموو جابێجگە لە یاری سەرمێز و ئەو شتانە و ئەمانیان یەک مامۆستایە بەڵام من بە سیفەتەوەی کەوا حەکەمی دووەلی من ڕۆشم بۆ وڵاتانی عالەم لە بەحرین لە کوێت لە بەحرین چوومەتە مەکتەبێ چونکە بۆ ئطلاع چوومە مەکتەبەکان تەماشاکەم لە مەکتەبێکە 6 مامۆستای وەرزشی تایە هەریەکان لە بوارێک کوڕێکم لەگەڵا بۆ خالد بۆ شاعر ڕەفیقم بۆ حەکەمی دووەلی بوو ئەبوو پێم بڵێ چۆن 6 ئەی چۆن لێرە اختصاسەیە مامۆستایەکمانەیە شەهادەی خاصی هەیە لە بالە لە باسکە لە تۆپی پێ لە تۆپی دەست لە ساحەومە لە گۆڕەپان و مەیدان ئەمانە بەوە چی دروست دەکرێن ئەنی بەحرێن یا کوێت بەقەر بەسرا نەبووە کەچی منافەسەی چیەکە منافەسەی بەعزە دەوڵەتێکی ئەوروپیەکە لە بەعزە یاریا و لە یاری ئۆڵۆمپی و ئەمانە بۆ چونکە بیناغەکەیان ئەساسەکەیان بیناغەکەیان لەسەر ڕێگایەکی ڕاز ڕۆشتووە گۆڕانکارێکی چاچیان کردووە ئێستا ئێمە من لە بیرمە لە 6 ئیبتیدایی بووم لە مەکتەبی عەبدەلئیلا عومەری مەحموود میرزا ئەگەر وفاتی کردبێ خوالی خۆش بێ ئەو مامۆستای ڕیاضەمانە بوو لەو مەکتەبە سنووقی جومبازمان هەبوو 5 پارت ئەنجام ئەسپی تەختەمان هەبوو کە ئەیش عینیشت هینی هەبوو فعالیاتی بوو لەگەڵیا ئەنجا دۆشەکیشمانە بوو بۆ چۆنەڵی چۆن ئێمەڵین سەرمەوقولات بەڵام خۆی داحرەجێ نابێ ئەم سەرە بەرعەرز بکەوێ بڵێن ئەوە یەکێکە یعنی لە مناڵێوە تەماشاکەوە ساڵی چەند بوو لە ساڵی 50کان بوو لە 55 ئەمانە بوو ئێستا کەوتوینە تا ئەستی زمانی 21 و هەمووی تەکنەلۆجیێکی پێشکەوتن و هەمووی کۆمپیوتەر و ئەمانە ئێشت ئەوانەش ڕۆی یعنی لە باتی زیایکەین کەمی کرد ئێستا بڕۆ مەکتەبێکی سەرەتایی پێویستی بەو جومبازانە هەیە چونکە بۆ پۆلی 1 و 2 دووشت زۆر مهمە چوومەتە وڵاتانەی وەکو تورکیا تەماشاکەی هەموو مەکتەبەکان قاعەیەکیانەیە ئەتوانم بڵێم 2 ئەومێ ئەمەیە لە قاعەکە چیم بینی بێت
لەو دیوارانە زیاتر ژماردم 25 بۆردی باسکەی تیا بوو. بەڵێ یعنی وە نەبێ بەرز بێ هی مناڵان تۆپی مینی باسکتی ژدانرابوو. یعنی کە تۆ پۆلەکە دێت نایخەیتە دەرەوە ساحەکان وێ بێت تارتان بێت. ئێمە کوا گۆڕانکاری کراوە ئەو مامۆستای وەرزشانە خوا سەلامەتیان کە تەنایەکێکە ئەو هەموو شتە بابەڕێوە باشە وڵاترا 4 مەعاش وەرگرن. باشە مامۆستارۆکۆ بەڕێزێت تەنها مامۆستایەکە سەرجەم یاریەکان فێری خوێندکارانەکان منهەجێکی دیاریکراو نییە بۆ خوێندکاران یاخۆ لە بەردەستی مامۆستاکاوێت کە بەپی ئەو منهەجە بڕوات بەپی قۆناغەکان جێکاتەوە بەڕێزمەوە هەش بۆ منهەجە ئەی کوادا پێویستی کوادا پێویستی من وەکو باسم بۆ کردی جارێ منابێ لەسەر کۆنکرێت بە قەراری قەتعی یاری بکرێت یاری بکرێت تەلەبە بێت چکە سلبیاتی زۆری تایە یەکێک لەوانە چییە لەسەرەوە کۆنکورێت تووشی فەقەرا دەبێت حەسەبی پزیش گەڵێ بەڵێ چکە ئێمە لژنەیەکمانەیە حتا لە ژنە ئۆڵۆمپی دووەلی کە ئەمە لژنەی پزیشکیە زۆر شدەیە منعیەکات ئێستا لە پێش 10 ساڵ لەمەوە پێش من و تاکە سەرپەرشتیاری پەروەردە بووم شتێکات وتیان نابێ ئەم دوو تەمرینە بە تەلەبە بکەن یەکیان لەوانە چییە تەمرینی مل یەکێک لەوانە تەمرینی ئەژنۆ نابێ بۆچی وتی مل 100 واری پێوەیە لە پرێکا تەلەبەیەک بە تەلەبەیەک وت ئەو بەقایم وای کرد و بچڕا لەبەرەوە منعیان کرد ئەژنۆش عینی شت تووشی ساڵفانە بێت جاوەکو عەرزم کردی ئەو کۆنکرێتە لە عینی کاتە ئەگەر لەسەر کۆنکرێت بێ گڵەکە باشترە لە کۆنکرێت سا من مشریفی پەروەردە بووم ئەچوومە هەج مەکتەبێ لە هەر شار و شارۆچکەیەکە ساحەکە کۆنکرێت بووم و لەسەر کۆنکرێتەکە وەرزشیان پێ نەکەی بڕۆ ئەو دەشتە لەسەر ئەو گڵە چونکە بۆچی لەو کۆنکرێتە بکەیە جارێن بەسەرا بکەی ئینعاشیش فریای ناکەوێت ئەنجا ئەگەر بشکەیە قاچی سەیە ئەشتی ڕوشانیتیان نییە کۆنکرێتە ئەیش ناسکە ڕەنگە چەنەها حاڵەتی لەو شێوەیە ڕووی دابێت بزەبت ئەنجا لەبەر ئەوە ئەمە ئەوە بەڵام ئەگەر لەگەڵ گڵەکە بێ ئەگەر بشکەیە ئەو پەڕەکەی شوێنی شێڕوشی یاگەر سەریشی بەرعەزەکە بکەیە ئەوە ناگەێنێ کەوا ئەمە تووشی یا مردن یا زیهین بێت. باشە مامۆستا بۆ ڕێڕۆشتن چۆنە زۆر جا دەبینی کە هاوڵاتیان لە هەواری شار لە پارکی ئازادی ڕاکردنێکەکەن ئەمان تەندروستە؟ نەوەڵڵا وەڵایەوە زەرەری زۆرترە لە قازانج بڵێ بۆ بەکارەکەی ئەوەیە کە لەسەر نابێ لەسەر قیر ڕاکەیت نابێ لەسەر کۆنکرێت ڕاکەیت نابێ لەسەر خشت ڕاکەیت لەسەر گەڵ زۆر زۆر سەحیە لەسەر چیمەن زۆر زۆر سەحیە ئەگەرەوانە نەبێ ڕامەکە چونکە ئێستا زەمانیەوە نەماوە ئێستا بڕۆ هەموو عالەم من هەموو عالەم ڕۆشتوم تارتان هەیە تارتانەیە خاص بۆ ڕاکردن لەناو تراکەکانە ئەبێ لەسەر تارتان بۆچی چونکەەوە شتێکی دروستکراوە تەپەدۆرە تەسیر ناکاتە سەر نە عەزەڵات چونکە بۆ ئەم عەزەڵاتی قاچانە ئەمرێنێ لەسەر کۆنکرێت یا لەسەر قیر لەبەرەوە ئەوانە کە لە پارکی ئازادی ئەومانە بەسەر قیرەکارە وەڵاهی زەرەری چاترە لە قازانج زیانی زیاترە باشە مامۆستا بەکرد ئایا هەر کەسێک کە کۆلێژی پەروەردەی وەرزش تەواو کات دەتوانێت ببێتە مامۆستای وەرزش و یاخودوانی وەرزش بڵێتەوە یاخود چەند ئامادەکاریەک هەیە کابێ ئەو کەسەی کابێتە مامۆستا ئامادەکاری بکات چەند ڕێنمایی و مەرجێک هەیە کابێ و مەرج و ڕێنمایانە جێبەجێ بکات بەڕێزم با عەرزی جەنابێ بکەم جارێم هەچ کەسێک کە تەخەڕوجەکان ئیتر لە پەیمانگا بێ لە کۆلێج بێ لەمانە بێ کە تەخەڕوجەکە یعنی بیدایەی ئیشێتی یعنی وا ئێستا دەزەکا بە ئیش ئەبێ چی بکە ئەبێ بچێ بۆ دەورات دەورەی بالە ببینێ باسکە ببینێ تۆپی پێبینێ ساحە و مەیدان بۆ شارەزایەکی چاچی هەبێ چونکە بۆچی ئێستا تەماشاکەی لە پێش هەموو یاریەکە خۆگەرمکردنەوە هەیە کە پێوتێ ئیحما چونکە گەرەو خۆگەرمکردنەوەیە نەکەیت لە پرێکە تۆ شەکێک لە تۆپێکەڵا یا بە باسکە کاتێکە زانی لێرەوە تووشی تەشەنوج بوو ئەمانە بەڵام کە تۆ ڕاکرد خۆگەرمکردنەوەکە چۆنە
ڕاکەی وردە ڕاکەی کە ئارەقێک کردەوە معنای خۆ گەرمیت کە ئامادەی کە ئەنجا دەزەکەی بە تەمارینی بەدەنی سویدی تەمارینی سوێدی ناچی لە خۆتۆ هەروە بکەیتەوە معنە ئەمە قانونە خۆمە هەڕەمەچی نییە هەمووی بە قانون و هەمووی بە دەستورە ئەمە هەموو ئەم کتێبانە هەمووی ئەوەی دایناوە بێ لەسەر ئەمە بڕۆیت چۆن ئەڵێ بێت لە خوارەوە بۆ سەرەوە چونکە کە تۆ ڕائەکەی تەمرینی قاجێ بۆی کەوا بەم شێوەیە ئەم قاچە ئیسراحە دەکات تۆ حەزەکەی سعاتێ 2 سعات بە پێوە بە لە دوای دانیشە ئەم تەمرینە بکە کە ئەنەما بە پێوە نەبوویت تۆ سەیری عیلم کە ئەنجا لە دوای ئەوە یەی تەمرینی جزعەکەیت ئەنجا لە دوای تەمرینی زراعینەکەیت ئەنجا لە دوای تەمرینی سنگەکەیت ئەنجا لە دوای ئەوە دەزەکەی بە یاری بالە باسکە شەق ئەمانە ئەمە ئوسوریات و چۆن ئەرێ وتنەوەی یاریە یاری بالە بێ باسکە بێ ئەم شتانە مامۆستا بەکرد بەڕێستان وەکو سەرپەرشتیارێکی پەروەردەی تا چەند ڕازیت لە مامۆسایانی وەرزش یاخود مامۆسانی وانەی وەرزش تا چەند ئەمانی کە بەڕێزت باسە کرد ئەوان جێبەجێیان کردو یاخود جێبەجێیەکەن مامۆستای وەرزش کە من سەیرەکەم لە شار و شارۆچکەکان و لە سلێمانی و لە قەزاکان هەموویانم بینیوە هیچ قسووریان نییە زۆر ڕێک و پێکرد هەمووشیان وەرزشکارن هەمووشیان شتەزانن زوربیان حەکەمن لە بالە لە باسکە لە تۆپی پێ لەم شتانە حتا بەڵام تۆ چی لێ ئەەکەی کە ئەسبابێ لە بەردەمانە بێ فەرموو منیان بان کرد 2-3 ساڵەمەوە پێش بوو بانیان کردم بۆ ئاوەهایی وەکو سیمینارێک بۆ هێنی وەست چی بکەین لەگەڵ هین من لەگەڵ خۆما دیارەکەم برد ئەم دیارێ چی بوو ئێستا تەماشاکەی ئەم کتێبە کە پیشانی جەنابتیم ئەمە 500 یاری بچکۆلەکانە ئەلعابی سەغیرە 500 ئەلعابی هەستام لەوانە دەوری 7 ئەلعابم کرد بە کوردی و بە شەرتێک داپێویستی تیانە بێت چونکە نیانە لە مەکتەب هەستام ئەوەی کە لەوێ داپێویستی بەکارنانێ بڵێن و کوستن و خوشتی جمباز و ئەمانەم تێنە خست ڕەنگە زۆر جیاوازیش لە نێوان خوێندەکانە بکرێ مامۆستا ئەوانم تێخستووەکە چۆنە لەی لە ساحەکە و دائیرە و ئەو شتانە و ئەمانە جا لە عینی کاتیشە ئەو ساحانە تەماشام کرد ڕۆژومە بۆ زۆر شوێن زۆر مەکتەب تەماشاکەی مەکتەبەکە تەخسیتێکی جوانی کردو ڕێکی پێ کردووە بەڵام کۆنکرێتە ڕجام لێ کردووە لەسەر کۆنکرێتەکە نەیکە ئەجا لە عینی کاتە با من یەکشتی کەشێ عەرزی جەنابێ بکەم چ لە تەربیە بێ وەزارەتی تەربیە بێ چ لە حکوومەت بێ کەم تەرخەمیان کردووە لە ساحەی مەکتەب یەکێک لەوانە ڕۆژێکیان چوون بۆ ڕانیە وابزانم سانەوی چێوەڕەش بوو تەماشاکەم ساحەی باسکیان دروست کردووە ئەو ساحەیە هی ساڵی چەند بێ باشە هی ساڵی 1936 کە یەکەم کەڕە یاری باسکە چۆ ئۆڵۆمپیەوە کە لە دەورەی بەرلین کرا ئەو ساحەیە بوو بۆ خارتی خوا من پێم وتمەم ساحەیەمەش چۆن کراوە چۆن شوێنی چۆنەڵێ منطقەی زۆم و ئەمانە تەماشاکەی عینەن وەکۆوادە ئەنجا لە دوای ئەوە 12 مەتر درێژی 7 مەتر پانی گوتمەمە کێ کردوێتی یەکسەر من چوم راپۆرتممان نوسخەی شما بە وەزیر وتمە خوا هەڵەگرێ ئەمامەوەی کۆنتراتەی کردو باشە بۆ پرسێ چاکرا مامۆستا بەکرد بەڕێزم بۆ پرسێ ناکەن خۆ لەخوا بەزیابێ خەبیری وەرزشمان زۆرە عەلەقەل پرێ ئەموو کاکە ئەوە من نایڕێم ئەوە قانونەکەی بزانە ئەلێکی درێژێ بێ چەند بێ پانیە بێ چەند بێ منطقەی زۆمە بێ چەند بێ ئەمەە حەسەبی ئەوە بیکەن کە تۆ کۆنتەراچی بۆردێکیان دانابوو بەقەر نیوەی تەختە ڕەشەکە بوو حەلەقەیەکی نازان بەتەل کرد بوویان کورتمان بۆ خاتی بۆ کێش بۆ ئامادەیی چونکە ئەوساکە جەنابی مامۆستا خەسرە و وەزیر بوو بە من و خوا ئەفریقا سەڵام محەممەد کەریم وتی و حەزەکەم سەرپەرشتیاری ئامادەیەکانیش بکەن سەردانی ئەو شار و شارەجوتم بەسەر چاو تر کە من چوومەوەم بینی
لە دوای گەڕامەوە پێم وتم شتێکی ئاوایە زۆری پێ ناخۆش. بەڵێ باشە مامۆستا بەکرد با باسێکێش لە قوربانیدانی وانەی وەرزش بکەین بەرامبەر باوانەکانی تر زۆر جارە بینین کە ئەو خوێندنگایانەی کە هەنێک لە خوێندنگەکان وانەی وەرزشیان تەرک کردووە هەنێکیشیان کە وانەی وەرزشیان کردووە بە قوربانی بۆ وانەکانی تر ئەمە خەتاکەی ئەگەڕێتەوە بۆ مامۆستای وانەکەی یاخودنا نەوەڵاو موسیبەتە ئەوە بەڵایە کە تووشی وەرزش هاتووە لە مەکتەبەکانە و ئەمە حەقی وایە ئەوەی کە سەرپەرشتیاری پەروەردەبوون کە سەرپەرشتیاری پەروەردەبوون بە مدیرەکەمەوە بە قەراری قەتعی نەکەن ئیمتیحان بیپێچنەوە لەگەڵ وەرزش دەرسی وەرزشە یا دەرسی وەرزش بن بە دەرسی ژمێ چونکە وەرزش عیلمە زانیاریە وەرزش کەواتە کەم تەرخەمی بەڕێوەبەرەکانی تایە کەم تەرخەمی بەڕێوەبەرەکانی تایە و ئەو سەرپەرشتیارەژە بێ لە دەفتەری زیارەت تا بینوسێ بیکە بە خاڵ و لە عینی کاتشە ئەو دەرسانی کە دایاناوە بۆ وەرزش لە سەرەتایەکانە بەڕێزم زۆر کەمە یعنی ئێمە زمانی ئێمە هەفتەی ڕۆژێک بۆ 2 ڕۆژە پێم وابێت دووانانەیە سڵفی 1 و 2 3 سڵفی 4 و 5 و 6 یەکی وانیان هەیە ئەی جوانەکانی خوازانێ بەربارانەکەیە بەرڕەشەباکەیە بەر شتەکەیە ئاخر بۆی ئێمە بێ دائیمە من ڕۆشتم بۆ بەحرێن بۆ کوێت بۆ تورکیا بۆ ئەمانە تەماشاکەی لە تەنیژ مەکتەبەکەەوە هۆڵێکی خاصیان هەیە بۆ وەرزش بۆ وانەی وەرزش یعنی لە ساحا نەیانەکرد بۆی کە لە وەرزی بارانی شا بتوانە سوودی لێ هەموو وەرزێکە حتا مکەیف بوو من مانگی کەی بۆ ڕۆشتم لە تورکیا مانگی دوو بوو بەفرە باری کەچی لێ تراکسود و ڕێک و پێک و هەموو ئەجارێک شتی کەش زۆر گرنگە ئەمانە ئەو مەکتەبانە ئەو وڵاتانە ئەچن تراکسود ئەن بە مەکتەبەکان چۆنە لێ بەلاش لە پۆلی یەکە و ئەیانەنێ هەتا پۆلی 6 بە سەرەتایەکان ئەوانیش چیەکەن هەر بە تراکسودۆیان بۆ قوتابخانە کە دەرسی وەرزشیانە بێت دائەنێن و وەرزشەکەن بەڵێ باشە مامۆستا بەکرد وانەی وەرزش لایەنە زانستیەکەی وا پێویستەکان لە چ کاتێکە ئەنجام بدرێت ئێستا زۆر جار ئێمە بینین کە وانەی وەرزشەکرێتە وانەکانی 4ەم 5ەم یا 6ەمەوە لە ڕووی زانستیانە پێویستە چ کاتێک ئەنجام بدرێت لە ڕووی زانستە و لە ڕووی زانیاریەوە زۆر زۆر هەڵەیە چونکە تۆ لە دەرسی 5ەمە ژاوکو جەنابێ ئەوە لە دەرسی 5ەم ماوی لە پۆلی چەند برسیتە توانای ئەو هەیە کە بڕۆی گوێ لە مامۆستا بگری جا بێنی وەرزشی پێ بکەیت لەبەر ئەوە باشترین شتەیە وەرزش لە دەرسی 1ەم و 2ەما بێت ئەگەر لێ هیلاک بێ لێ هیلاکبوون نییە چونکە تۆ ئەمە چۆن ئەڵێ بە عەرەبی ئەڵێ تعلیمیە فێربوونە چونکە پۆلەکانی سەرەتایی هەمووی فێربوونە چۆن یعنی ئاوا ڕاگرتوون ئەڵێ ئەگەر بتێ بۆ هەڵی بۆ گۆڵی باسکە دەست ئەبێ ئاوا لێ بکەیت لە سەروهی نەوەکو هیوای لێرەوە ئەم دەستەیەگری ئاوای بەرزیەکەیتەوە یا لە بالا ئەم دوو دەستی ئاوا نەڵێ ئاوا بکات ئاواهایی لێ ئەەکەی بۆی کەوا بتوانێ لە مەچەکەوە نەوەکو لێرەوە ئەمانە پێی ئەوترێ فێرکردن سەرەتایی هەمووی فێرکردنە لەبەرەوە بۆیە منەڵێم لە هۆڵا بێت و لە دوای ئەوە هەموو دیوارەکانە بێ برین بۆردی باسکە بێ ئەم شتانە هەمووی ئەبێ یا تەماشاکەی ئەو تۆپانە جیایە کە لەگەڵ سانەی ئامادەیەکان و ناوەندەکانە یاری پێکرێ چونکە ئەو تۆپانە ئەبێ مینی ڤۆلی بێ یا مینی باسکت بێ بەپێی تەمەنەکان بەپێی تەمەنەکان پچکۆلە قەبارەی پچکۆلەترە و لە دوای ئەوە تەماشاکەی چونکە تۆ تۆپێکی باسکە کە قەبارەکەی تەماشاکەی قورستر و قوتڕەکەی زیاترە تیرەکەی زیاترە لە هەموو تۆپەکانی کە تەلەبێ سنفی دوی سەرەتایی لە شۆ توانێ ئەوە بیا بە ڕەفیقەتی چکە بەعزەیاریەکەیە بە تۆپی بالە ئەکرێت لەمانە لەم یاری بچکۆلانانە بازەیارێکەیە بە تۆپی دەست دەکرێ بازەیارێکەیە بە تۆپی پێکرێ بازەیارێکەیە بە تۆپی باسکەکرێ ئەوانەیە کە بە تۆپی باسکەکرێ بڕۆ لە سنفی 4 و 5 و 6 توانی پێ بشە
مامۆستا بەکەر شتێکی تر کە پێم خۆشە باسی کەم ئەوش کللتورە کللتور تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەنجامدانی وەرزش بە شێوەیەکی گشتی و لەسەر خوێندنی وانەی وەرزش لە خوێندنگەکانە وانەی وەرزش چییە بێ؟ کللتور تا چەند کاریگەری هەیە لەسەر خوێندنی وانەی وەرزش لە خوێندنگەکانە بە خۆی یەکێک لە هەرە کاریگەری قوتابی بۆ قوتابخانە کە خۆشی بوێ وەرزشە نمونە بۆ بێنمەوە تەماشاکەی تەلەبە من مامۆستای وەرزش بووم ڕۆژی شەمە بووە هاتووە مامۆستا سێشەمە دەرسی سێم وەرزشمان هەیە بیری بۆ سەوەرکە لە جەدوەلەکە خسوێتی بیری خۆی ئەوەنە خۆشەویستە وەرزش جا لە هەموو دەرسەکانی کە لای قوتابی خۆشەویستترین شت چییە دەرسی وەرزش مامۆستا مەبەستم ئەوە بوو کە کللتور و دابوونەریت هیچ کاریگەری هەیە لەسەر خۆشویستنی وەرزش و وانەی وەرزش بۆ ئەنجامدانی بەڵێ خۆی دائیمە کە وتمان ئەو ئەبتالانە ئەو پاڵەوانانەی کە دروست دەبێت لە جیهان و ئەمانە هەمووی لە مەکتەبەوە دروست دەبێت تەماشاکەی لە پۆلی سەرەتایی ئەمانە فێری بەعزە شتێکە بێ ئەی ژوەری ئەگرێ بازێک تەلەبێ زۆر بە جددی وەری ئەگرێ بڵێنەمە تەپتەپی باسکەی یا تەماشاکەی لە یاری شەقا یا لە یاریکە ئەمانە وەرگێ کە ئەچێتە ناوەندەکان تەتەورەکە زیا ئەکات ئەچێتە ئامادەکان ئەچێت لیانەکانە یاری ئەکات ئەمانە کەوابێ گرنگترین شت کەوا لە سەرەتایەکانە یا لە پەروەردا چییە وەرزشە کە تەسیرە کاتە سەر مستەقبەلی ئەو تەلەبەیە حتا بۆ ژیانیشی بەڵێ باشە مامۆستا بەکەرۆکو لە پێشکێکەشا باسم کرد لە ساڵانی ڕابردووە چالاکی وەرزشی زۆر ئەنجامەدراوە ساحە و مەیدانوانە بەڵام ماوەی چەند ساڵێکە ئەو چالاکیانە نابینرێت یاخود بڵێ کەم بۆتەوە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە خۆی بە لایەنی مادی هۆکارە یاخود هۆکاری تری هەیە بە هەمووی تەسیرەکات بڵێ بۆچی چونکە لە پێشا جارێ وەکووتمان داپێویستی بەڵێ خۆی دایمە من چوومەتە مەکتەبێک لە کوێت تەماشاکەی 6 تۆپیدا نابوو ئەمە 20 تۆپی احتیاج تەلەبەکان خۆی چل بوون هەر یەکەی تۆپێکیان بەرەکەوت بۆ باسکە تەفتەفە بکرد بەڵێ ئەنجا لەبەر ئەوە ئەنجا تەماشا ئەەکەی یاری هەیە لە بینی چونکە خۆی دەوانەی وەرزش هی پۆل هەیە و هی دەرەوەی پۆل هەیە کە پێوتێ سەفی و لا سەفی دەرەوەی پۆل ئەوەیە لە بینی مەکتەبەکانە پێشبڕچێ ئەەکەن لە بالە لە باسکە لەمانە لە هەمووی کچان کوڕان ئەنجا لەبەرەوە ئێستا تەماشاکەی بۆچی کەم بۆتەوە چونکە لەبەرەوە دەرسەکان کەم بۆتەوە و لە عینی کاتە ئەو ساحەیە ئەو ساحەیە ئەبێ زمینەی بۆ خۆشکی بۆ ئەو ساحانە ئێستا منە زانم چالاکی وەرزشی ئێرە هۆڵێکی هەیە بۆ بالە و باسکە و ئەمانە و ئەم شتانە بەڵام ئایا لە مەکتەبەکانە ئەوانە هەیە نییە لەبەرەوە تەماشاکەی ئەو ساکە چەند بوو مەکتەبەکان ممکنە ئەو ساکە لە زمانی ئێمە کە تەلەبە بووین 8 مەکتەبی تیا بوو سلەیمانی لە دوایە بوو بە 20 بوو بە 40 بوو بە ئێستا دەوری 120 مەکتەبی تایە لەبەرەوە ئەوەیە کەوا چالاکیەکە تۆزێک زەبێژینە و لە عینی کاتە پێویستی بە پارە هەیە بۆچی چونکە تۆ ئەو تەلەبانە ئەبێ بۆ مەلعەب بە چیان بێ بە پێیان بێ بەشکمیشیان سیارێ شتێکی لە ئەبێ پاسیان بۆ بگریت چێ پارێ و پاسەیە ئەم سەر و ئەو سەر جاران لە پارەی تێنز ئەورە ئێستا ئەوەش نەماوە لەبەرەوە ئەبێ ئەو مەکتەبە پارەیەکی بۆ تەخسیس کرێ بۆ ئەو چالاشیانە دەستەکانە خۆش مامۆستاگیان زۆر سپاس مادومان کردی زۆر سپاس بۆ مامۆستا بەکر مستەفا کە بەڕێزیان سەرپەرشتیاری پەروەردەی خانەنشینە سپاس بۆی کە لەم بەشی پرۆگرام لەگەڵمان ئامادە بووین بەڵێ خۆشەویستان ئەچینە لایەکێک لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان ئەویش بەرگەی دەنگ و ڕەنگەوێ با پێکەوە بینەری بین و دواتر لە تەوری دوین پرۆگرام لەگەڵتان بەردەوام بین.
خۆم شەکەتی ڕێگایان نەخێ سەرباوە وەریگەڵ ناستم کە جاتاقە گوڵەکەی لێچە قومێ ئاوێم داریە با نەخێ پڕێم کەیبانێتیم بشتێ زادی بسەرێناکە بەڵێ خۆشەویستان لە تەوەری دومی پرۆگرام لەگەڵتان بەردەوامین ئەویش وتمان گفتوگۆکردنە بە لەسەر کار و چالاکیەکانی فەرمانگەکانی کارتی نیشتیمانی بزانین کار و چالاکیەکانیان چی بۆ کە بێگومان فەرمانگەکانی کارتی نیشتیمانی یەکێکن لەو فەرمانگانەی کە لۆدێکی زۆریان لەسەر یاخوبڵی هاوڵاتیان ڕۆژانە و بە بەردەوامی ڕوو لە فەرمانگانە دەکەن بە بەستی دەرهێنانی کارتی نیشتیمانی بەڵام لە ئێستادا و لەم بارودۆخی ئێستادا تا چەند ڕێکاری و ڕێنمایە تەندروستیەکان پێڕۆ دەکرێت ئەم لە پێناو پاراستنی کارمەندان لەلایەک و لە پێناو پاراستنی ئەو هاوڵاتیانی کە مەبەستی دەرهێنانی کارتی نیشتیمانی ڕوو لە فەرمانگەکان دەکەن کە هەرێک لەو فەرمانگانە لە شار و شارۆچکەکانی کوردستانە کاری هاوڵاتیان ڕای دەکەن و لە هەمان کاتیشا باسێک لە نوێترین فەرمانگەکانی کە تایبەت بە کارتی نیشتیمانی لە شار و شارۆچکەکاندا تا ئێستا کراوەتەوە چین وە کێن ئەو کەسانی دەتوانن کارتی نیشتیمانیان هەبێت یاخود ببنە خاوەنی کارتی نیشتیمانی ئایا هەموو کەسێک دەتوانێت بێتە خاوەنی کارتی نیشتیمانی یاخودنا هەموو ئەمانە و چەندین پرسیاری تر لەگەڵ میوانەکەماندا گفتوگۆی لەسەر دەکەین بە میوانداری مقدم شێرکۆ ئەحمەد کە بەڕێزیان بەڕێوەبەری کاروباری کارتی نیشتیمانی لە پارێزگای سلێمانی کاک شێرکۆ سڵاو لێ بەیانیت باش زۆر سپاس دەکەم سەرەتا پیرۆزبانیمان هەیە بۆ بەڕێزت بۆ پلە بەرزکردنەوەکە پێمە بێ لە ڕاییدەوە بوویتە مقدم پیرۆزە زۆر سپاس مەمنون زۆر سپاس دەکەم ئەگەر لە ڤایرۆسی کۆرۆناوە دەست پێ بکەین زانین ڤایرۆسی کۆرۆنا تا چەند کاریگەری هەبوو لەسەر کار و چالاکیەکانی فەرمانگەکانی بە شێوەیەکی گشتی فەرمانگەکانی کارتی نیشتیمانی یاخود کار و چالاکیەکانتانی ڕاگرت بوو یاخودنا بەڵێ
بە دڵنیای ڤایرۆسی کۆرۆنا تەسیری کرد بۆ سەر هەموو جونگەکانی مرۆڤەکان لە ژیانە و لە هەموو ئیشوکارەکانی حکوومەتەکانی دنیا ئێمەش وەکو حکوومەتی هەرێم بەدەرنین لەو تەسیراتی کە هەی بۆ لەسەری ئێمە لەبەرەوەی ئیشوکاری ئێمە ڕەبتە بە سیستەمی مرکزی بەغداوە واتە هەموو فەرمانەکانی کارتی نیشتیمانی ئیشوکارەکانمان بە شێوەیەکی ئەلکترۆنیە و ڕەبتە بە سیستەمی مرکزیەوە لە بەغدا عێراقیش لەبەرەوەی لەبەر ناوەڕاست و خواروی عێراق وەزعی کۆرۆنایان زیاتر خراپتر بوو لە ناوچەکانی سنووری لای خۆمان لەوێ دەوام کەم کرایەوە تا ئاستی لە 125 دەوام بکرێەوە ماوەیەکیش دەوام هەر نەبوو لەبەرەوە سیستەم ئیشوکار لەو بڵێن لەو شوێنە مرکزیە ڕاگیرا بوو ئێمەش دەوامەکانی ئێمە لێرە کەم کرایەوە لەبەرەوەی ئیشوکار نەئەکرا لەوێ لەبەرەوەی قەرەباڵخی دروست نەبێت لە فەرمانەکانی ئێمەش و لەوێش بۆیە لە لای ئێمەش بۆ ماوەیەک وای لێ هات دەوام لە لای ئێمەش لە 125 بوو لەبەر بە پێ ڕێنمایەکانی بەغدا ئیشمانە کرد هەندێک حاڵەت زۆر تایبەت و زۆر زەرور نەبووە ئەو شانەمان نەئەکرد بەڵام ئێستاکە خۆشبەختانە تۆزێک وەزعی کۆرۆنا باشتر بووە و فەرمانەکانی حکوومەتی هەرێم و فەرمانەکانی حکوومەتی ناوەندیش ئەوان لە 150 دەوامەکەن تۆزێک دەوام باشتر بووێتەوە ئێمەش ئێستاکە دەستمان کردوێتەوە بە ئیشکردن بۆ هاوڵاتیانی سنوورەکەمان لە پارێزگای سلێمانی و بە پێ و ڕێنمایانەی لە بەغداوە دێ و لە پایتەختی هەرێمی کوردستانەوە لە هەولێرەوە ڕێنمایمان بۆ دێت ئیشوکار بەو شێوەیە ڕاپەڕێنن ڕۆژانە بەڵام نەکەوتونەتە سەر سکەی پێش کۆرۆنا ئیشەکان ڕاپەڕێنین ئەوەی زەرور بێت بڵێن یەکێک لەو ئیشانە ئەوەیە مناڵی تازە لەدایک بوو ئێستاکە عملاتی بۆکەین و کارتی نیشتیمانی بۆکەین پێشێک کە بچینە سەر ئەوەی کە کارتی نیشتیمانی بۆ کێ ئەکرێت و کێ دەبێتە خاوەنی باسی لە ڕێکاری و ڕێنمایەکانیش بزانێ ڕێکاری و ڕێنمایە تەندروستەکان لە ئێستادا لە ناو فەرمانگەکان چۆن جێبەجێ دەکرێت تا چەند کارمەندان و هاوڵاتیانیش پارێزراون بەڵێ ئێمە ئەوەنەی بە بەردەوامی ڕێنمایی دەرەکەین بە بەردەوامی چاودێری فەرمانگەکانەکەین بە سەرپەرشتی سەرۆکی فەرمانگەکان لە قەزا و ناحەکان بە بەردەوام لە بەڕێوەبەرایەتیەوە بە سەرپەرشتی بەڕێز ئەمین محەممەد مدیری بەڕێوەبەرایەتیمانە ڕێنمایی دەرەکەین بە بەردەوامی بۆەوەی لەبەر سەلامەتی کارمەندەکان و لەبەر سەلامەتی هاوڵاتیانیش هەم لە پرزگەی فەرمانگەکان و هەم لە ناو هۆڵی فەرمانگەکان کە هاوڵاتیان لەچنە ژوورەوە مەرجە دەستکێش و دەمامکیان پێ بێ بە تایبەت ئێمە بڵێن کارمەندەکانی خۆمان پابند دەکەین بەڵام بەداخەوە هەندێک هاوڵاتی پابند نابن ئەویش لەبەر گوێنەدان بەو زروفەی ئێستا بەداخەوە لە هەندێک فەرمانگەمان لە قەزا و ناحەکان کارمەندەکانمان تووشی ئەو ڤایرۆسی کۆرۆنایە بوون بەڵام لە کاتی توشبوونی کارمەندێک ئەگە کارمەند دەبێ یا چەند کارمەند دەبێ ئێوە چی دەکەن فەرمانگەکە دا ئەخرێتە تا باری تەندروستیان باشە بێت یاخود چیەکەن هەر مامەڵی هاوڵاتیان ڕایەکەن ئێمە ئەگەر کارمەندێکمان توش بێ ئەوە ئەینێرین فەحس بکە ئەگەر نەتیجەی فەحسەکەی دەرچوو کۆرۆنای هەبوو ئەوە 15 ڕۆژ لە ماڵەوە کەرنتینەیەکەین نایلین بێتەوە بەدەوام دوایی 15 ڕۆژەکە بچێ فەحس بکاتەوە ئەگەر فەحسەکەی تێپەڕان بوو ئەو ڤایرۆسە ئەو کاتە بڵێن فەحسەکە یێنێتەوە بۆ مدیریەت ئەو جارە ئیزنێدەین بێتەوە سەر کارەکەی خۆی بەڵام فەرمانگەکە خۆی کاری خۆی ئەکات فەرمانگە کاری خۆی ئەکاگەر یەک کارمەندێکمان توش بێت ئەوە ڕۆژی دواتر فەرمانگەکە لەلایەن بەڕێوەبەرایەتیەوە یان لەلایەن قایمقامی یان مدیر ناحەی ئەو قەزا و ناحەیەوە داوا لە تەندروستییان داوا لە بەرگری شارستانی یەکەین فەرمانگەکە دەرمان ڕێژ بکە بەڵام بەداخەوە ئێمە لە فەرمانگەی چوارتە هەفتەی پێشوو زیاتر لە 34 کارمەندمان توش بوو بە تەنسیق بە نووسراوی ڕسمی لەگەڵ بەڕێز قایمقامی چوارتە وامان کردەوە فەرمانگەی بۆ ماوەی 10 ڕۆژدا بخەین و هەر دوێنیش 5 کارمەندی ترمان لە ماوەی ئەم 15 ڕۆژە لە فەرمانگەی دوکان تووشی کۆرۆنا بوون دوایەوەی فەحسیان کردووانە دەرکردوکە بەڵێ ئەمە ڕێژەیەکی زۆرە بۆ 15 کارمەند لە فەرمانگەکە ناچار بە نووسراوی ڕسمی لەگەڵ بەڕێز قایمقامی دوکانە کاکسیروان تەنسیقێکمان کردەوە فەرمانگەیشمان داخستەوە لە دوێنێەوە هەتا ڕۆژی یەکشەمەی داهاتوو واتە هەفتەیەکیش ئەو فەرمانگەی داخین ڕۆژی پێشکردنەوەی ئەو فەرمانگانەیش بۆی کارمەندەکان بێنەوە سەر ئیشەکانی خۆیان و سەلامەت بێگیانیان لەگەڵ هاوڵاتیانە کە سەردانەکەن
فەرمانگەکە پێشکردنەوەی دەرمان ڕێژەکەین بۆەوەی بتوانین هەموو لایەک دڵنیا بکەینەوە پارێزراوبن. تا ئێستا کاکشەرکۆ لە سنووری پارێزگای سلێمانیە چەند فەرمانگەی تایبەت بە کارتی نیشتیمانی کراوەتەوە؟ بەڵێ ئێمە لە سنووری بەڕێوەبەرایەتی پارێزگای سلێمانیە بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامەی پارێزگای سلێمانی لە کۆی ئەو فەرمانگانەی هەمانە 38 فەرمانگەمان هەیە. 21 فەرمانگەمان کردووەتەوە و 7 فەرمانگەیشمان دەمج کردووە تێکەڵ کردووە. واتە تێکەڵکردن ینی چۆن؟ تێکەڵکردن ئەمە سیستەمێکی نوێیە لە ڕووی فەنی و لە ڕووی ئیداریەوە لە کارتی نیشتیمانیە واتە هەر فەرمانگەیەک لە ناوچەیەکی دوورە دەست بێ خەتی فایبەر ئۆپتیکی ئایکیو نەگاتە ئەوێ ئەگەر بینایەکی گونجاو نەبێ ئەگەر کارمەندی پێویستی نەبێت ناتوانین ئەو فەرمانگەیە بکەینەوە بە پێی ڕێنمایەکانی عێراق ئەو فەرمانگەیە دەمجەکەین واتە دوو فەرمانگە ئەەکەین بە یەک فەرمانگە بۆ نمونە ئێمە لە ساڵی 2017 لە سنووری قەزای پشدەر فەرمانگەی هێرۆ ئیسیۆمان کرد بە یەک فەرمانگە و هێنامانە ناو خەڵاتجێ فەرمانگەی سەرکەبکان و خدران و بنگردمان کردە یەک فەرمانگە لەگەڵ فەرمانگەی ڕانیا تێکەڵمان کرد واتە ئێمە تا ئێستاکە 27 فەرمانگەمان کاکشەرکۆ دانیشتوانی ئەو شوێنانی کە باست کردەبێ بۆ دەرێنانی کارتی نیشتیمانی سەردانی ئەو فەرمانگەیە بکەن یا ئەو شوێنێک ئەو فەرمانگەی لێ سەردانی ئەو فەرمانگەیە بکەن کە بیستە بۆ نمونە دانیشتوانی ئەوەی کە نفوسەکەیان سەرکەبکان و خدران بووە بێ سەردانی فەرمانگەی ڕانیە بکەن لەبەرەوەی فەرمانگەی ڕانیە بۆ بە فەرمانگەیەک دووسێ فەرمانگەیەکی گرتوێتەوە لەبەرەوەی ئەو گەورەترین فەرمانگەی و لە قەزاکایە. بەڵێ ڤایرۆسی کۆرۆنا هیچ ڕێگر بووە لە کردنەوەی فەرمانگەی نوێیە بۆ لەم بارودۆخی ئێستا یاخود بەنیاز بۆ فەرمانگەی نوێ بکەنەوەوانێ و ڤایرۆسی کۆرۆنانە هێشت بێ؟ بەڵێ بەداخەوە ئێمە وەکوتم ئەم ڤایرۆسی کۆرۆنایە تەسیری لە زۆربەی ئیشەکانمان کردووە بەڵام داعش نەنووشتین و تەسلیم بین و ئیشەکان ڕای نەکەین توانیمانە کەم تا زۆر ئیشەکان جێبەجێ بکەین. ئێمە لە 25/12/2019 6 فەرمانگە تۆمارەکانمان ڕەوانەی بەغا کرد یەکێک لەو فەرمانگانە ماوەت بوو ئەویتر قەراق ئەویتر ئاغجەلەر سەنگا و لەگەڵ وارماوە لەگەڵ ئەم 6 فەرمانگەیە سرجەکانمان ڕەوانە کرد وا بڕیار بوو لە مانگی 2 تا مانگی 3 ئەو فەرمانگانە بکەینەوە لە بەرەو ئیشە فەنی و ئیدارەکانی تەواو بکەین بەداخەوەیترەوە لە ناوڕاستی مانگی دووان ڤایرۆسی کۆرۆنای هات عێراق لە شوکار وەستان ئێمە وەکو حکومەتی هەرێم هەر لە ئیشوکارەکان تا ڕادەیەک وەستاین ئەمانە وای کرد تا ئێستا نتوانین ئەو فەرمانگانە بکەینەوە وکردنەوەی فەرمانگە ئاسان نییە بەڕاستیەکەی لەبەرەوەی فەرمانگەیەکی کارتی نیشتیمانی پێویستی بە 4 خاڵی ئەساسیە ئەگەر ئەم 4 خاڵە ئەساسیە یەکیان نەبێ ئەوە ئەو پرۆژەیە ڕەنگە لەوێ نتوانین سەرکەوتوو بین تاخیر دەبێت تا ئەوی تریان دابینەکەین یەکێک لەو خاڵانە بینایەکی گونجاوە بۆ کارتی نیشتیمانی خاڵی دووەمیان کارەبای 24 ساعاتە خاڵی سێمیان کارمەندی پێویستە بۆ سیستمەکە خاڵی چوارەمیان ئەگەر خەتی فایبەر ئۆپتیک نەبێ واتە ئەو کێبڵی ئایکیو نەبێت ئێمە ناتوانین ئەو فەرمانگەی بکەینەوە ئەمە بەپێی هەیکەلی فەنی و ئیداری وا ڕێکخراوە لەگەڵ عێراقا و تەنسیقە و ئەو بەرنامەی جەدۆلە دانراوە بۆکردنەوەی فەرمانگەی کارتی نیشتیمانی پێویستی بەمانەیە فەرمانگەیەکی نفوز لە پێش ئەوەی ببێ بە کارتی نیشتیمانی بڵێن نفوز بووە ئێمە توانیمانە فەرمانگەکە بڕێوە ببین ئەگەر بیناکەی گونجاویش نەبێت ئەگەر لە ژوورێکا بنیان لە دوو ژوور بەبێ هۆڵێک ئەگەر کارەبای 24 ساعاتی نەبێ ئەگەر بەسێ کارمەندەوە فەرمانگەی وامانەیە لە نفوس بەسێ کارمەندەوە ئیشەکانە ڕای کردووە ڕۆیشتووە تا ئێستا بەڵام بچووکترین فەرمانگەی کارتی نیشتیمانی کە بکرێتەوە ئێمە یەکێک لە ئەو فەرمانگانەی کە سجنمان کەمەواتە بچووکترین فەرمانگەی لە سنووری بەڕێوەبەرایەتی ئەمە فەرمانگەی پیرەمەگرونە یعنی پێشتر ئەگەر بەسێ کارمەند ڕۆیشت بێت لە کاتی نفوسەکە ئێستا پێویستی بە 15 کارمەندەیە کارمەندیش بۆ خۆ دەزانی لەبەرەوەی میلاکمان ڕێک نەخراوە ئێمەوە لەبەرەوەی لە ساڵی 2014ەوە شەڕی داعش دروست بوو لە کوردستان و لە عێراقا تووشی قەیران بووینە حکوومەتی هەرێم میلاکی دامەزراندین ڕاگرتووە حکوومەتی عێراقیش میلاکی دامەزراندین ڕاگرتووە لەو حاڵەتەیە چێکن کاتێککە فەرمانگەیەکی نوێ لە شوێنێکەکەنەوە بۆ نمونە گەر باس لە ڕانیە بکەن لەوەیکەنەوە ئەو کارمەندەی کە لەوێ دەوام ئەکا کارمەندەکە لە سنووری یا لە شوێنی جوگرافیای ئەو شوێنەی یاخود تیمێکە لە بەڕێستانەوانێ ڕۆژانە سەردانی ئەوێکاوە گەڕێتەوە بۆ ڕایکردنی مامەڵی هاوڵاتیان پرسیارەکە جوانە ئێمە سەرەتا بەپێ و پلانی لە بەڕێوەبەرایەتی داماننا بۆ کردنەوەی فەرمانگەکان ئەو فەرمانگانەمان دەست پێ کرد کە کارمەندیانەیە کە کارەبایان باشە کە فایبەر ئۆپتیکی لێیە و کە بینایشی هەیە ئەو فەرمانگانەی کە
نیوەی ئەو چوار خاڵە کێشیانەیە کە باسم کرد خستمانە قۆناغی دووەم ئەو فەرمانگانەی کە کێشیان هەیە و تا ئێستاکە لە هەوڵین حەلی بکەین و کێشانە خستمانە قۆناغی سێم ئێستاکە تا ڕادەیەکی باش ئەو شش فەرمانگەی کە دامان خستووە نزیگەی دەمانگە بەبوونی ڤایرۆسی کۆرۆناوە نەمانتوانی لە ماوەی ڕابردووە لە پێ 6 مانگی ڕابردووە بیکەینەوە تا ڕادەیەک توانیمانە کێشەکانیان چارەسەر بکەین و بەیانی تیمێک لە بەغداوە دێن ئەو تیمە لە 95 ئیشەکانمان تەواو کردووە ئێمە بەس ماوە ئەو تیمە لە بەغداوە بێن ئەوان مختصی ئیشەکەن واتە بۆ بەستنی ئامێرەکانی ئەو فەرمانگانن کە تازە یانکەینەوە دەسەکەین بە بەستنی ئامێرەکان و ئەو کاتە سیستمەکە کەوێتە ئیش و کاری کارمەندوانیشمان تقریبان ڕێک خستووە کەواتە ئەگەر هەیە بەم نزیکانە بکرێت بەڵێ پشتیوان بەخوا لە تا دەی واتە تا دوو هەفتەی داهاتوو ئێمە دەسەکەینەوە کردنەوەی فەرمانگەکان و هەر لێرەوە ڕایگەێنم یەکەم فەرمانگە کە ئیشی لەسەرەکەین فەرمانگەی بێتواتەیە واتە سەرچاوە لە منطقەی لە سنووری ناوچەی ڕاپەڕینە سەر بە ئیدارەی ڕاپەڕین و قەزای ڕانیەیە ئیتر بەو کردنەوەی ئەو دایرەیە سنووری قەزای پشدەر و قەزای ڕانیە لە سنووری ئیداری ڕاپەڕین هەموو فەرمانکانیان ئەکرێنەوە دوایەوە پلانمانەوەیە بۆ ماوات بۆ وارماوە بۆ قەراخ بۆ ئاغژەلەر بۆ سەنگاو پشتیوان بەخوا لە تاکۆتایی مانگیدا هەوڵە دێن بتوانین ئەو شش فەرمانگە بکەینەوە و چوار فەرمانگەمان ئەمێنێ ئێمە تا ئێستا دە فەرمانگەمان نەکردێتەوە مە شەشیمان باس کرد و دوێنێ بەڕێوەبەرایەتی گشتی ڕێگەزنامەی بەغدا بە نووسراوێکی ڕسمی نوسخەیەکیان بۆ نردوین فەرمانگەی سروچێک واتە بەرزنجە لە ناحی بەرزنجە فەرمانگەی بیارە و فەرمانگەی سوورداش و فەرمانگەی گەرمک لە سنووری پێنجێن لە بەرواری یەکی دەوە واتە ڕۆژی پێنجشەمە ئەو فەرمانگەی دائەخرێ ئیتر هاوڵاتیان ناتوانن لە ڕۆژی پێنجشەمە بەدواوە بتوان سەردانی ئەوێ بکەن بۆی شوکاری نفوسیان هەرچیەکیانەیە بیکەن ئێمە هەفتەیەک پێش ئێستاکە ئاگداریمان بڵاو کردەوە وتمان هەر هاوڵاتیەک پێویستی بە ئیشوکارێکی تا ئێستا لە نفوس نەیکردووە لەو فەرمانگانە سەردان بکەن چونکم هەفتەیەکیان ماوە لە هەفتەی داهاتووەوە تا ئێمە بێت تۆمارەکانی ئەو چوار فەرمانگەیە بگوازینەوە بە بەغا دەستکەین بە تەدقیقکردن و خەزمکردنی ئەو تۆمارانە لە سیستەمی مرکزی سێرڤەری مرکزی عێراق وەکو فەرمانەکانی پێشووتر اینجارە بینەوە بۆی لە مانگ 11 بتوانین ئەو چوار فەرمانگەیش بکەینەوە و ئیتر بەو شێوەیە هەموو 38 فەرمانگەکە لە سنووری پارێزگای سلێمانیا باشە کاک شەرکەوە دڵنیام ئێستا پرسیاری زۆرێک لە بینەرانە ئەگەر کەسێک نفوسی شوێنێکی تر بێت یاخود لە شارێکی تر بێت ئەتوانێت کارتی نیشتیمانی لە شارێکی ترا بەدەست بێنێت یاخود بۆ من ئەگەر بە نمونە بێنینەوە کەسێک نفوسی خانەقینە ئەتوانێت لە سلێمانی کارتی نیشتیمانی دەرکات یاخودنا خۆی کارتی نیشتیمانی جێگرەوەی دایرەی نفوسەکەیە لە سیستەمی وەرەقیەوە بۆ ئەلکترۆنی واتە ئەبێ هەموو هاوڵاتیەکی سادە هەموو هاوڵاتیەک ئەبێ سەردانی فەرمانگەی خۆی بکە تا کارتی نیشتیمانی دەربکە بەڵام بۆ ڕێکخستنی ئیشی کارتی نیشتیمانی عێراق وەکو سیستەم جانتایەکی VIPیان داناوە سیستمەکە ڕەبتە بە سیستمەکەەوە ئەو جانتایە لای بەڕێوەبەری پارێزگاکەیە واتە لە لای منە هەموو سیستمەکەی پێوە تایە لەو جانتایە ئەتوانین ئێمە هەندێک ئیش بۆ هاوڵاتی بکەین بڵێن سیستمی VIP خۆی بە VIPەکە ناسراوە ینی سیستمێکی تایبەتە ئەتوانین بڵێن کەسێک نفوسی بەسڕە بێ نفوسی مووسڵ بێ نفوسی بەغا بێ نفوسی دهۆک بێ هەولێر بێ لە سلێمانی دابنشێت بە بۆنەی ئیشوکاری تایبەتی خۆی بە بۆنەی تجارەتیەوە یان بە هەر هۆکارێکی تایبەتی خۆی هەیە ئەڵێ من ناتوانم بچم بۆ ئەوێ بۆ دایرەکەی خۆم لە بەرەوەی دایرەکەم دوورە و ئیشمەیە و یان حاڵە تایبەتەکەم بەم شێوەیە ئێمە ڕێنمای ئەدەینێ ئەڵێن ئەتوانین خۆی ئەبێ شخصەکە خۆی بچێ بۆ ئەوێ معاملاتەکە تەقدیم بکە و پەنجەمۆر بکە ڕسم بگرێ لەگەڵ سۆنەرێکی گلێنێ چاوی بکەن بە ئامێری تایبەت لە جیاتیەوەی هاوڵاتیەکە بچێ بۆ فەرمانگەکەی خۆی و ئەو ئیجراعاتە بکە من لێرە بۆ یەکەین ئێمە لێرە لە مدیریەت بۆی ئەەکەین ئەلکترۆنیەن ئەو زانیارانەی کە وەرمان گرتووە معاملەکەی سکانەکەین و ئەو ڕسم و گلێنێ چاو پەنجەمۆرەکەی بە شێوەیەکی ئەلکترۆنی لە لای خۆمانەوە ئەیگوازینەوە بۆ ئەو دایرەیە کە لە چی قەزاوناحەیەکی عێراق بەڵام ئەبێ وەکیلێکی خۆی وەکالەتێک بکاتەوە بۆ شخصێک یان محامەیەک یان کەسێکی خۆی بچێ بۆ فەرمانگەکەی لەوێ پارەی ڕسوماتی کارتەکە بدە
و لەوێ کارتەکەیش وەرگێتەوە ئێمە ناتوانین کارتەکەی بۆ وەرگینەوە و نایشتوانین پارەکەی لێ لە سنووری خۆیان وەرەگیرێت کارتەکە لێ وەرەگیرێتەوە پارەکەیش لێوێدا و ڕسوماتی معاملاتی VIP گرانە ڕسوماتەکەی 260,000 دیناری تێچێ ئەمە بەپێی یاسا وەزارەتی دارایی عێراق وەزارەتی ناوخۆی عێراقداهێنەوە بەدەست ئێمە نییە و پارەکەیش بۆ ئێمە نییە و لە لای ئێمەش وەرناگیرێ ئەبێ وەکیلەکەی بچێت لەوێ پارەکە بدا و کارتەکە ماوەی تاوابوونەکەشی هەروە کارتەکانی تروای یاخودەم زووتر تەواو هەروایە هەر بە هەمان بەڵێ لە فەرمانگەکەی خۆی وەرێگرێت دوتر فەرمانگەکەی خۆی لەوێ موعیدە دەنا وەکیلەکەی ئەگەر ڕۆژێک بێ ئەگەر هەفتەیەک بێ ئەگەر 2 هەفتە بێ گەر مانگێک بێ ئەو فەرمانگەی خۆی لێ بەرپرسیارە ئێمە تەنها زانیاریەکان ئەگوازینەوە بۆ ئەوێ لەبەرەوە شخصەکە خۆی نەڕوە بڵێ کەواتە ئەتوانن بەڵام لە حاڵەتی تایبەتیە و ئیلان ئەبێ کەسێک لەوێ بتوانێت سەردانی فەرمانگەکە بکەن زۆر باشە هەماهەنگیتان لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکانی ترا چۆنە بەڕێوەبەرایەتی پاسپۆرت یاخود هاتوچە یا و شوێنانی کە داوای کارتی نیشتیمانی لە هاوڵاتیانەکەن بۆ ڕایکردنی مامەڵەکانیان هەماهەنگیتان چۆنە لەگەڵەوانە بەڵێ بەسوپاسەوە ئێستا هەموو فەرمانگەکە هەموو بەڕێوەبەرایەتیەکان و هەموو فەرمانگەکان لە قەزاونەحەکان هەماهەنگیەکی باشمانەیە لەبەرەوە کارتی نیشتیمانی ئێمە لە یەکەم دایرە لە سلێمانیا مانگی حوتی 2016 کردمانەوە وان نزیکەی 4 ساڵ و نیو تێپەڕەکە ئاشنایەکی باشی دروست کردەوە لە بینی هاوڵاتیان و فەرمانگەکان و فەرمانبەرەکانە لە شوێنەکان سەرەتا نایشارمەوە سەرەتا کە فەرمانگەمانە کردەوە لە سلێمانی یەکێک لە کێشەکانمان ئەوە بوو لەبەرەوەی ڕێنمایی نەبوو بۆ هەموو بەڕێوەبەرایەتیەکانی دەرەوەی ئێمە بەتایبەت لە مرور و لە تاپۆ و لە شارەوانی و لەوانە ڕێنمایی نەبوو ئیشان بە کارتی نیشتیمانی نەئەکرد لەبەرەوەی ئاشنایان نەبوو بەڵام دوایی ڕێنمایی هاتن لە بەغدا و بە نووسراوی ڕسمی ئێمە ئەمان نرد بۆ پارێزگای سلێمانی و پارێزگای سلێمانی بەسوپاسەوە گەشتاندنیان پێکرد بەسەر هەموو بەڕێوەبەرایەتیەکانە ئەمە یاسایە ئەمە جێگرەوەی جنسی و تەسکەرەیە لەگەڵ کارتی زانیاری وای لێ هات ئێستا لە فەرمانگەکان وای لێ هات و کارتی نیشتیمانی نەبێ ئەڵێ بڕۆ کارتی نیشتیمانی دەربکە بەسوپاسەوە بۆ هەموو بەڕێوەبەرایەتیەکان ئێستا بەتایبەت مرور بەتایبەت پاسپۆرت ئیقامە لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکانی تری ناوشاری سلێمانی تەنسیقێکی باشمانەیە کاراسانێکی باش بۆ هاوڵاتیەکەین هەم ئەوان هەم ئێمە بەڵام ئەم ڤایرۆسی کۆرۆنایە وای کرد تۆزێک ئیشوکارەکانمان لە ڕێنمایەکان گۆڕانکاری بڵێ هەم خاو بێتەوە هەم گۆڕانکاری بکرێ و ڕێنمایی تازە دەربکەین لەبەرەوەی بتوانین ئیشی هاوڵاتی ڕانەگرین پێشتر لە دایرەی پاسپۆرت کارتی ئەگەر سوورەتقەیدی ئەلکترۆنی نەبووە ئیشان بۆ ناکرد ئەگەر تەسکەرەکەی یان جنسیەکەی کێشەیەکی بووایە بەڵام لەبەرەوەی دەوام نەما لە عێراق لەم دوایە و کەم بوو کارت کەم چاپ ئەکرێ هەم لەبەرەوەی عەقدی ساڵانە ئەبێ حکوومەتی عێراق لەگەڵ کۆمپانیا ئەڵمانیەکە کە ئەم سیستەمەی داناوە عەقدەکان تازە بکاتەوە بۆی کارتی بەتاڵ کارتی نیشتیمانی زۆر چاپ بکەنەوە ساڵانە عەقد بکەنەوە ئیمساڵ بە بۆنێم زروفی کۆرۆناوانە تۆزە عەقدەکە دواکەوتووە ئێستا کارت کەم بۆ خەڵک ئەەکەین واتە کارتەکە بەس بۆ مناڵی لەدایک بوو ئەەکەین و بۆ حاڵەتێکی زۆر استثنا و تایبەت نەبێت نایکەین زۆر زەرور ئەوش بە کتابی ڕسمی بەڵام ئیش هەر ئەەکەین ناوی خەڵک هەر داخلی سیستەم ئەەکەین و ئێمە سیستێمێکمانەی پێڵێن بدون حزور واتە بەبێ ئامادەبوون بەبێ ئامادەبوونەکە چییە؟ هاوڵاتیەکە خۆی دێتە ئەوێ یان وەکیلەکەی دێتە ئەوێ معاملەکەی بۆ ئەەکەین بەڵام لەبەر کۆرۆناکە و لەبەر کەمی کارتەکە پەنجەمۆرەکەی بۆ ناکەین لەبەرەوەی دەستی یەکێک بەر دەستێکی تر نەکەوێت لەسەر ئامێرەکان و ڕسمەکەی ناگرین و گلێنەی چاوەکەی بۆ ناکەین ئەمە واتە ڕسم و پەنجەمۆری ئەم شخصە ناچێتە سیستمەکەەوە بەڵام هەموو بەڵگەنامەکانی داخلی سیستەمەکە ئەەکەین بڵین ڕقمی ئەلکترۆنی بۆ تێدەوە و سوورەتقەیدێکی ئەلکترۆنی ئەدەینێ بەڵام بەبێ ڕسم لەبەرەوەی لە سیستەمەکە ڕسمی سکانکراوی لەگەڵان نییە لەبەرەوەی ئیشی هاوڵاتێکە لە فەرمانگەکە بڕوا ڕسمێکی هاوڵاتیەکە وەرەگرین ڕسمێکی زیندوو واتە حی ئەیدەین لە شوێنی ڕسمەکە کە شوێنی هەیە ڕسمە زیندوەکەی لێ ئەدەین و خەتمێکی ئەو فەرمانگەی لێ ئەدەین ئیتر ئەڕوا بە فەرمانگەکانی تر ئیشوکارەکانیان پێ ئەکرێ لەبەرەوەی ئیشان نەوەستێ باشە کاک شێرکۆ ئەگەر کەسێک دایکی یان باوکی هاوڵاتی عێراقی نەبێ ئەوە هیچ ڕێگریەک دروستە بێت لە بەردەمیا بۆ دەرهێنانی کارتی نیشتیمانی یاخود ڕێکاریەکان بۆ ئەو کەسانە چۆنە بێت بەڵێ ئەگەر پیاوەکە عێراقی بێت ژنەکەی غێر عێراقی بێواتە هەر خەرکی هەر وڵاتێک بێ زەواجی کرد بێت لەگەڵ پیاوەکە مناڵیان بوو بێت لەسەر لەبەروی باوکەکە عێراقی و بە دەرەجەیەک باوک و ڕیسی عایلەیە لە عێراقا مناڵەکە تۆمارەکەین بە بێوە هیچ کێشەیەکی هەبێت لەسەر باوکی کارتی نیشتیمانی بۆکەین کارتی نیشتیمانی بۆ باوکەکەیش ئەبێت بۆی بکرێ
لە کاتێکە ئەگەر کێشە نەبێ کێشەی کۆرۆناوانە بەڵام ژنەکە کارتی نیشتیمانی بۆ ناکرێت لە بەرەو عێراقی نییە واتە بە پێی یاساکانی عێراق نەبوو بە عێراقی بەڵام ئەگەر بەعکسەوە بە پێچەوانەوە بێ ژنەکە عێراقی بێ و مێردەکە بڵێن غیرە عێراقی بێ ئەوە بۆ تۆمارکردنی مناڵەکە دەسڵاتی ئێمە نییە ئەبێ معاملەی بۆ بکەین معاملەی تۆمارکردنی مناڵەکە بکەین بینێرین بۆ هەولێر بۆ بەڕێوەبەرایەتی گشتی ڕێگەزنامە ئەوانش نووسراوێکی بۆکەن بۆ بەغدا ئەبێ هاوڵاتیەکە و مناڵەکە بچنە بەغا لەگەڵ معاملەکەیە مدیر عامی عێراق موافقەتی بۆ بکە بە نووسراو جوابمانە دەرەوە ئەو جارە ژنەکە ئەکەین بە ڕێز عایلە و مناڵەکەی تۆمارەکە سەردانی بەغا بکەن بەڵێ ئەگەر پیاوەکە ئەجنەبی بێ غیرە عێراقی ژنەکەی عێراقی بێت ئەبێ سەردانی بەغدا بکرێت ئەگەر پیاوەکە عێراقی بێ و ژنەکەی ئەجنەبی بێ پێویست بە سەردانی بەغانەکە دەسڵاتی خۆمانە مناڵەکە تۆمارەکەین و پیاوەکەش کارتی باشە وەکو کۆتا پرسیار بۆ بەڕێزت کاکشێرکۆ بەندکراوان تا چەند نەتوانوە بنە خاوەنی کارتی نیشتیمانی بەڵێ یان چیتان کردو لەو بارەوە ئەوە پرسیارێکی جوانە ئەو حاڵەتانەمان زۆر ڕوبەڕوو ئەبێتەوە ئەگەر بەندکراوەکە تەوقیف بێت واتە حکم نەدرا بێ ئەوە کارتی بۆ ناکەین لەبەرەوەی ئەبێ شخصەکە خۆی ئامادە بێ بەڵام ئەگەر بەپێی یاسایەک حکم درابێت و لە سجنی گەوران بێ لەوێ ئێمە کتابی بۆکەین شخصەکە وەکیلەکەی یان کەسێکی وارسەکەی دێت عریزە ئەنووسێ بۆ بەڕێز بەڕێوەبەر و موافقەتی لەسەرەکە ئێمەش ڕێکاری ئیداریەکان ئەگرینە بەر ئەو کاتە جانتاکە ئەنێرین بۆ سجن بەڵام دوای ئەوەی نووسراوی ڕسمی ئەو سجنەمان بۆ دێت جانتاکە ئەنێرین بۆ ئەوێ فەرمانگەکەی هەرکوێ بێ سلێمانی بێ بەکرەجۆ بێ هەر قەزا و ناحەیەکی ئێمە بێ یان دەرەوەی ئێرش بێت لەسەر ئەو بۆ جانتایە وتم پەنجەمۆر و ڕسم و گلێنە چاوەکەی بۆکەین و ئەهێنێ بۆ فەرمانەکە و دوای وەکیلەکەی لە ڕۆژی خۆیاتوانێت بێت کارتەکەی وەرگێت لەو حاڵەتە ئەبێ بەندکراوەکە خۆی یاخود وەکیلەکەی داوای ئەوە بکە یاخود ئێوە خۆتان هەستاون بە و تیمێکتان ڕەوانەی سزادراوان دراوە بۆی کە بتوانن بنەخاوەنی کارتی نیشتیمانی ئێمە ئەوە ئیشی ئێمە نییە لەبەرەوە هەتا هاوڵاتیەکە پێویستی بە جنسیە یان تەسکەرە یان کارتی نیشتیمانی نەبێت ئێمە ناتوانین ئەویشە بکەین بەندکراوی وا هەیە جنسیە تەسکەرەیشی هەیە فسفۆرە و کێشەیشی نییە بەڵام خۆی بەندە ئەوە پەیوەندی بە ئەو جرمەوەیە کە کردوێتی جنسیە تەسکەرەی کێشەی نیە ئیشەکانی بۆکرێ بەڵام ئەگەر یەکێکیانی ون کرد بێ و ئیشکارێکی هەبێت یان خێزانەکەی ئیشکارێکی هەبێت پێویستەکە کارتی نیشتیمانی بۆ بگرێت بۆ ڕێکاری کە باسمان کرد بە نووسراوی ئەو سجنە نوێکردنەوە یاخودەکە کەسێک کارتی نیشتیمانی لێون بوو بێ بیاوێ نوێی بکاتەوە هەر هەمان ڕێکارەکانی دەرکردنی کارتی نیشتیمانی پێویستە ئەو کاتە لەبەرەوەی پێشتر معاملەی کردووە ناوی لە سیستەمە و فەرمی پڕ کردوێتەوە تەنها دێت وەرەقەی ونبووی شورتە لەگەڵ وەرەقەی لەگەڵ تحقیقی حاکمی ئەو مرکزی شورتەیە ئەهێنێ لەبەر سەلامەتی هاوڵاتیەکە بۆی هاوڵاتیەکەی کارتەکەی یان تەسکەرە و جنسەکەی ونکە یەکسەر بێ بچێ خەبەری شورتە بدا لەبەرەوەی نەوەکو یەکێک بیدۆزێتەوە بۆ کارێکی خراپ بەکاری بێنێ بۆیە دوای هێنانی وەرەقەی شورتە و حاکم ئەو کاتە ئێمەش معاملەی بۆ ئەەکەین و 25,000 غەرامەی ونبووی یەکەم جارە معاملەکەی بۆکەنەوە دەستەکانە خۆش بێ کاکشێرکۆ گیان سپاسمان دومان کردی زۆر سپاس بۆ مقدم شێرکۆ ئەحمەد کە بەڕێزیان بەڕێوەبەری کاروباری کارتی نیشتیمانی لە پارێزگای سلێمانی سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس بەڵێ خۆشویستان ئێستا شەچینە لای پەیامنێرمان سەرباز کە بەشێکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان و هەواڵ و زانیاریەکانی ڕۆژمانەتێ سەرباز سڵاو لێ بۆ بەیانیت باش فەرموو هەواڵ و زانیاریەکان لایتەوە چنوور بەیانی تۆ سەرجەم بینەرانی گەلی کوردستان باش دوایەوەی دوێنێ ئەوارە وەزیری بەرگری ئیتالیا لۆرێنزۆ گۆرینی گەیشتە هەرێمی کوردستان و لەلایەن شۆڕژ ئیسماعیل وەزیری پێشمەرگەوە پێشوازی لێکرا بڕیارە ئەمڕۆ چەند کۆبوونەوەیەک لەگەڵ لێپسراوانی باڵای هەرێمی کوردستان ئەنجام بداوە لە ئێستادا وەزیری بەرگری ئیتالیا وەفدە یاوەرەکەی لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەدان و دوا بە دوای کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان و لێپسراوی با بڵێن جێگرانی سەرۆکی هەرێمی کوردستان هەروەها بڕیارە لەگەڵ سەرۆکی حکوومەت و لێپسراوانی حکومیش لە هەرێمی کوردستان کۆب بێتەوە دوای کۆبوونەوەی لەگەڵ لێپسراوانی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان کە تیایدا باسی ڕەوشی ئەمنی ناوچەکە دەکرێت بڕیارە هەر لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە بگەڕێتەوە چنوور هەر ئەمڕۆ پاشکەمێکی دیکە بەوە وەزارەتی دادی
هەرێمی کوردستان بە مەبەستی زیاتر پێشخستنی کاری دادنووسی بڕیارە دیبەتێکی فراوان لەژێر ناونیشانی داڕشتنەوەی خود با بڵێن ڕێخستنەوەی کاری دادنووسی لە هەرێمی کوردستان باوکاری ڕێکخراوێکی نێودەوڵەتی ئەنجام بدات کە تایدا چەندین با بڵێن پسپۆرانی یاسایی بوارەکە لە دیبەتەکە ئامادە دەبن هەروەها هەر ئەمڕۆ بڕیاروە کاتژمێر دوی پاژنیوەڕۆ پەرلەمانی کوردستان کۆبوونەوەیەک ئەنجام بدات لەبارەی دەنگدان لەسەر لە پرۆژە یاسایی لە ئەستۆگرتنی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە تایدا ئەمڕۆ دوایەوەی کە خوێندنەوەی یەکەم و دووەمی بۆ کراوە ئەمڕۆ دەنگ لەسەر ئەم پرۆژە یاسایە دەدرێت بەپێی ئەم پرۆژە یاسایە کە لەمە بەدووە ممتلەکاتی حکوومەت وە کەرستەکانی حکوومەت لە دایرەکان پارێزراو دەبن و هەروە مافی فەرمانبەرانیش تێدا پارێزراو دەبێتن چنوور لەبارەی ڕەوشی کۆڕۆنا لە سنووری باڵێن پارێزگای هەولێر دوایەوەی کە وەزارەتی تەندروستی ئاماری 24 ساعتی ڕابردووی بڵاو کردەوە کە تایدا لە سنووری پارێزگای هەولێر 292 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا هەبووە و هەروەها دوو حاڵەتی مردنیش بەداخەوە تۆمار کراوە چنوور ئەمانە زانیاریەکانی ڕۆژ بوون لە سنووری شاری هەولێر. بەڵێ سپاس بۆ پەیامنێرمان سەرباز کە بەشێکی ڕاستەوخۆ لە شاری هەولێر و لەگەڵماوەی سپاس بۆ تۆ سپاس بۆ سەرجەم لە زانیاریەکانت. بەڵێ خۆشێستا لە کۆتا تەوری پرۆگرام لەگەڵتان بەردەوامی ئەویش وتمان گفتوگۆکردنە بێت لەسەر کاری وەرگێڕان و کاریگەری لەسەر لایەنی ڕۆشنبیری بێگومان لە ئێستادا کاری وەرگێڕان لە تەواوی دنیادا گرنگێکی زۆری پێدەدرێت یاخود کاری وەرگێڕان دەکرێت و هەرێمی کوردستانیش بێبەش نییە لەو کارە و لەو وەرگێڕانە بەڵام ئایا هەر کەسێک کە بتوانێت کاری وەرگێڕان بکات یاخود زمانێک بزانێ یاخود بتوانێت بنووسێ بەو زمانە ئایا دەتوانێت بێتە وەرگێڕ یاخود وەرگێڕ کۆمەڵێک تایبەتمەندی و بنەما و پێوەەر هەیە بۆی کە ئەو کەسە پێی بوترێت وەرگێڕ و لە هەمان کادا ئەو کەسانی کە کاری وەرگێڕان دەکەن زیاتر بە دوولانەیە ئەوە تا بەلایانی ئەکادمی خوێندویانە یاخود تەنها ئەوەیە کە شارەزاییان لە زمانێکدا هەیە و کاری وەرگێڕانی بۆ دەکەن. لە هەمان کاتا باسێکیش لەوە دەکەین کە لە ئێستادا ئەگەر باز لە ناو کۆمەلگای کوردی بکەین هۆکار چییە کە هاوڵاتیان زیاتر گرنگی بە بەرهەمە وەرگێڕاوەکان دەدەن کەمتر گرنگی بە بەرهەمی نووسەرە کوردەکانی خۆمان دەدەن ئایا کەم تەرخەمیەکە دەگەڕێتەوە بۆ نووسەرە کوردەکان کە بەرهەمیان کەمە یاخود هۆکاری تری لە پشتەوەی و کە ئەمەش ئەم پرسیارە ئاڕاستی میوانەکەمان دەکەین و دواتر وەڵام وەردەگرین بۆی کە لەسەر بابەتە بە وردی گفتوگۆ بکەین بە خۆشحاڵی و میوانداری هەیە من قادرمان کردو کە بەڕێزیان وەرگێڕن کاکێمە سڵاو لێبێ و بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس سەرەتا بۆ پرسیارە دەست پێ بکەم بۆچی وەرگێڕان دەکرێت یاخود بڵێن گرنگی وەرگێڕان لە چیدایە کاتێکە کەسێک هەڵدەسێ بە وەرگێڕانی کتێبێک لە زمانێکی تر بۆ سەر زمانی خۆی زۆر سپاس دەکەم سەرەتا سپاسی بەرنامەکەتانەکەم بۆ دەرفەتێکەوە بنتاندا بۆ گرنگی پێدان بۆ وەڵامی پرسیارەکەیشت وەرگێڕان بریتە لە گۆستنەوەی دقێکەوە لە دقی نووسرا بۆ دقێکە بە ئامانج گیراوە بۆی بگەێنێت ئەو دقە لەوەی کە نەک تەنها تۆ بتوانیت تەنها وشەکان بگۆڕیتەوە دەتوانی تۆ سەقافەتی لوغەی زمانی نووسین بگەڕێنێتەوە بۆ زمانی وەرگێڕاو ئەمەیش هەموو ئەو وەرگێڕانە حرفیانە لە کۆڵەکاتەوە دەگاتە وەرگێڕانێکی تەفسیری وەرگێڕانێکی شیکاری بۆ دقەکان وەرگێڕان بەردی بناغی هەموو زانستەکانە سەرەتا ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتایەکی مێژووی دەبینین وەرگێڕان تەنها لەوە خۆی بینیوەتەوە کە مرۆڤەکان تەنها لە یەک تێبگەن چەند وشەیەک لە بینی مرۆڤەکانە گوازەوە تەنها بۆی حاجاتی ڕۆژانیان تێر بکە بەڵام دوجار گەشتوتە ئەوەی کە وەرگێڕان لە هەموو زانستەکان و لە هەموو کایە معریفەکانە پێویستە بوونی هەبێت و هەم زانستە لە ڕووی ئەوەی کە دەتوانێت زانستی جێگەیەکی تر بگوازێتەوە بۆ تۆ هەم لە هەمان کاتە هونەرە بەوەی بتانی وەک بە ڕێستان فرموتان بتانی داڕشتنەوەی جارێتە بەو دەقانە بکەین خەڵکێ زمانزانە بەڵام دوایی توانایی بە بەراکردنی زمانەکەی خۆی نییە بۆ دقەی کە ئەیەوێ وەریگێڕێ یان بۆ دقەی کە ئەیەوێ سوودێ بە کۆمەڵگە بگەێنێ کاکێ من وەرگێڕان قۆناغی هەیە یاخود هەریە قۆناغە و تەواو
خۆی وەرگێڕان کاتێک کەسێ دەست پێ ئەگام لە جیاوازە لەوەی کەسێ سەرەتا بێ کەسێکە دەڕۆژێتە ناو قۆناغەکانی وەرگێڕانەوە وەرگێڕان خۆی لە چەند قۆناغێکە ئەبینێتەوە یەکەم قۆناغی تێگەیشتن لە دەقەکە تێگەیشتن لە ژینگەی نووسینی دەقەکە تێگەیشتن لە ئایا ئەم دەقەیەکی ئەدەبیان دەقێکی ئەدەبی نیە ئەم دەقا لە چی ژینگەیەکان نووسراوە لە چی ئاستێکان نووسراوە قۆناغی دووهەمی قۆناغی تێگەی کۆپیکردنی دەقەکە لە دەقێکەوە بۆ دەقێکی تە ئەو دەقە بێنی بە هەمان مەزرا و مەبەست کەوتراوە بۆ دەقێکی ئەو دەقەی کە تۆ ئامانزەگیری بەڵام لێرەدا تۆ ئەبێ زمانی دووهەم بەبێت دەقەکە بکەیت قۆناغی سێم قۆناغی داڕشتنەوەیە کە لەماش ئەمیش ئەبێت تۆ هەڵبژاردننی وشە بۆ ئەو قۆناغی کە ئەو سەردەمە بەکاری دێنن زمانێکی سادە بێ نەک کۆمەڵێک کۆپیکردنی ڕاستەخۆی زمانەکە بۆ زمان وتمان نابێ پێناسی وەرگێڕانێکی حرفی بۆ وەرگێڕانەکان بکەی ئەمانەت پارێزیش بەشێکە لە بەشی سێهەمی ئەمانەت پارێزی بۆ نمونەجا حەزە ئەڵێ ئەبێت تەواو ئەمانەت پارێزی تابێت بەڵام لێرە ئەمانەت پارێزی مەبەستە لە چییە؟ ئەمانەت پارێزی وەک ئەوەی کە لە دەقەکە وتراوە لە دەقی بەرامبەر بوتری ئەمە بۆ سەردەمانە زۆر گۆڕانکاریتیان نەکرێت بەڵام هەمووی زمانە یاسای تایبەتی خۆی هەیە هەموو زمانێ تێگەیشتنی تایبەتی خۆی هەیە و کۆمەلگا خۆی ئەتوانێت بڕیا لەسەر ئەوانە بدا بۆیە تۆ ناتوانانی دەق و دەق وشەکە وەربگریت و بە هەمان تێکزدای بەزێنیتەوە یعنی زۆر جار تۆ تقریبا زۆر لە وەرگێڕان زۆر لە شارەزانی بواری زمان وتویانە تەنانەت ئەبێ ئەمانەت پارێزی زۆرتیان نەبێت لەو بواری کە تۆ هەمان وشە نهێنیتەوە بۆ نمونە لە عەرەبیەوە من کە وەرەگێڕم بۆچی ینی لەبەرەوەی کە لەگەڵ ڕەنگە لەگەڵ کولتوری ئێمەیان دەگونجێت نەک لەگەڵ کەلتوری ئێمە زۆر جار وشەکان معنای یەک مرادفێکی بۆ بدۆزیت تۆ بێ شیکاری بە وشەکان بکەیت ناکرێ بۆ نمونە دەقێک ڕەنگە زمانێکی وەکو فەڕەنسی درێژتر گەیانوێتی زمانێکی ئینگلیزی بە کورتتر گەیانوێتی یان زمانی عەرەبی بە وشەیەک گەیانوێتی و زمانی کوردی ڕەنگە بە دوو وشە بتوانێت بکێنێ یعنی تۆ لێرەدا ئەتوانی تۆزێ لا بدەیت لە ئەمانەت پارێزی بەڵام نەک ئەوەی لە واتای مەبەستی سەرەکی نووسەر تێبگەیت چونکە نووسەر خۆی مەبەستێکی هەبووە تۆ ئەبێ بڕۆیتە سەر ئەسڵی بابەتی نووسەر مەبەستی چی بووە ینی تۆ ئەبێ خوێندنەوە بۆ نووسەرەکە بکەیت تۆ ئەبێ خوێندنەوە بۆ سەردەمی نووسەر بکەیت پاشان وشەکە بێنی بۆ زمانی کوردی کەواتە هەندێک جار ئەو گۆڕانکاریان ناتوانین بڵین ناچاریە زۆریش ناچاریتیایە بەڵێ زۆر جار ئەبێت چونکە زۆر جار کەلتورێک جیاوازە لە کەلتورێکی تر ڕەنگە کەلتوری عەرەب بە شێوازێکی تر قسە بکەن بکەر هەمیشە لە پێشەوە بێ بەڵام لە زمانی کوردیە زۆر جار دەڕواتە کۆتاییان جگە لە لەهەجە هەورامی لە زمانی کوردی بە بۆ پیا و بۆ ئافرەت یەک وشە بەکاردێرن بەڵام لە عەرەبا جیاوازن بەکارهێنانیان وتەکانیان جیاوازە بەکارهێنانی دەسەواژەکانیان بەرامبەر یەکتر جیاوازە کەواتە بۆ وەرگێڕێکی کورد لە ناو کۆمەلگای کوردیە زانینی زاراوەکانی هەرێمی کوردستان گرنگە بۆ کەسە زۆر پێویستە زۆر پێویستە ئێستا من خۆم ئەوانەی کە پێداچوون بۆ بەرهەمەکان مەکەن هەورامین لاجەیان لاجێ هەورامیە کە بە حەقەت سوودێکی باش بە بەرهەمەکان مەدەن و لە هەمان کاتە دوای خۆم بەرهەمەکە بینەوە نایناسمەوە هێندە جوانیان کردو هێندە ڕازانویانەتەوە و بەوەی کە وشەکانیان گەیاندووە لە مێژوویشە وەرگێڕان توانوێتی کاریگەری لەسەر هەموو شۆڕشەکان بکە بۆ نمونە ئەگە سەری شۆڕشی فەڕەنسی بکەین شتێری شۆڕشی ئەوروپی بکەین دوای ڕێنسانس یەکێک لە هەرە کاریگەرە گەورەکان کاریگەری زمان وەرگێڕان بوو بۆ نمونە مارتن لۆتەر دێت کە قەشەیەکە دێتە ناو زمان و ئینجیل وەرەگێڕێ بۆتە زمان دەڵێ بۆ هەموو پارەکەممان بڕا بۆ ڕۆما لە کوردستانشە تقریبا شتێکی وا هەبوو کە زۆر جار خەریک بوو دین دەدراوە پاڵ چینایەتی بکرێت کۆمەڵێکی تایبەت دینیان بەدەستەوە بێ ئەویش وتی بۆ ئەم جیاوازیە بکرێت پێویستە خەڵک هەمووی لە ئینجیل تێبگا مادام فەرمودەی خوددایە بۆ مرۆڤ هاتووە پێویست ناقەت جیلێکی تایبەت تێبگا پێویست هەموو هاچی کرد پاش وەرگێڕانی زمانێکی تایبەتی بۆ ئەڵمانیا دروست کرد لە هەمان کاتا مەزهبێکی تایبەتی بۆ ئەڵمانیا دروست کرد دوای نیچە بە بەردی بناغی فەلسەفەی ئەڵمانی دائەنرێت و کاریگەرێکی گەورەیشی لەسەر ڕێنسانسە بوو کە ئەمە شۆڕشێک پێوترێت لە جیهانی ئیسلامیش و لە جیهانی عەرەبیشە چەندین کەس ئەو شۆڕشیان بەرپا کردووە. کاکێ من بەڕێست لە وتەکان تا باسیەوەت کە وەرگێڕ نابێت تەنها دەقەکە
تەرجمەی حرفی بک بۆ سەر زمانەکەی خۆی کەواتە ئەو تایبەتمەندیان یاخۆی ئەو بنەمانە ئەو پێوەرانە چین کە لە کەسێکە پێویستە هەبێت بۆی کە پێ بوترێت وەرگێڕ ڕاستەفەرمی ئەو پێوەرانەی کە لەوانە پێوەرە پێویستە شارەزای هەردوو زمانەکەی هەبێت توانای لە زمانی وەرگێڕانی شەفەوی وەرگێڕانی ئارەکیە ئەبێ تەواو بتوانێت قسەی پێ بکە بەڵام لە تەحریری لە داڕشنەوە ئەبێ شارەزای تەواوی هەردوو زمانەکە بێ شارەزای کەلتوری هەردوو زمانەکە هەبێ شارەزای ڕێزمانی هەردوو زمانەکە ئەو زمانی کە وەری دەگەڕەوە لەگە ئەو زمانی کە بە ئامانجی کردووە زمانەکەی بە وەرگێڕێ بەڵام لێرەدا ئەبێ سێ یاساکۆ ئەبێتەوە یەکەم یاسای زمانی کە لی وەرگێڕاوە یاسای ئەو زمانی کە بۆی وەرگێڕاوە هەردووکیان دەبێ و کۆ بکاتەوە بەڵام ئەبێ یاسای زمانی دووهەمی بەسەرا بچەسپێنێ یعنی ڕاستە دقیقەکە لە یەک کەس وەرگیراون لە یەک جێگە وەرگیراون بەڵام پێویستە دوو شوناسی هەبێ یعنی شوناسی تایبەتی وەرگێڕ جیاواز بێ لە شێوەناسی نووسینەکە. بەڵێ باشە ئەمەی کە بەڕێزی باسی کرد تایبەت بە وەرگێڕەکە خۆی باشە ئەی ئەگەر تایبەتمەندیەکان یاخۆ بنەما و پێوەرەکان بۆ دقێک کە بتەوێ وەری بگەڕیتە سەر زمانەکەی خۆت تایبەتمەندیەکان چین ئایا هەموو دقێک ئەکرێت وەربگەڕێتە سەر زمانێکی تر یاخۆت ئێمە گەر باسە کوردستان بکەین ئەتوانرێت هەموو دقی وەربگەڕێتە سەر زمانی کوردی یاخۆت نا ئەو دقانەش پێویستە تایبەتمەندی خۆی هەبێت بەدڵناییەوە ئەو دقانە ئەو وەختە دوجار داواکاری کۆمەلگا ئەتوانێت قسەی لەسەرەوە بکە داواکاری خوێنەر کە چی جۆرە پێویستیان بە چی جۆرێکە ئەسە من زۆر خۆم پشتم بەوە بەستووە کە لە هەر بوارێکە تۆ وەرگێڕان بکەی سوودی بۆ کۆمەلگا هەبێت و سوودی بۆ ئەوە هەبێت کە هەنگاوی کۆمەلگە بەرەو پێشەوە بە جێگەی دەستخۆشی و جێگەی پێزانینە بەڵام کۆمەڵێ دەق هەیە لە سەردەمێکا وتراوە ئێمە ئەو سەردەمە بوونمان نەبووە یان ئەو سەردەمە بەهۆی ئەوەی کە ئێمە هەمیشە لەلایەن وڵاتانی زلهێزەوە داگیر کراوین و ستەممان لێکراوە لە کاتی پێویستان نەکراوە ئێستایش پێویستە بکرێت بەڵام کۆمەڵێ دەق هەیە وەک شێوازی خۆی بۆ نمرە دەقێکی ئەدەبی پێویستە کەسێک بیکاکە شارەزای بوارەکانی ئەدەب و شارەزای تەواوی ئەدەبی هەبێ یعنی بتوانێت ڕۆحی وەرگێڕ ڕۆحی نووسەر زیینو بکاتەوە ئەگینا وەرگێڕانی هەردەقێک پێویستی خۆی هەیە و لە بوارەکەی سوودی خۆی هەیە. باشە کاکە من لە وتەکان تا باسیەوەت کرد کە وەرگێڕ پێویستە شارەزای زمانەکەی خۆی بێت و زمانەی ئەو زۆر پێویستە تۆ لە ناو کۆمەلگەیەکە بیڕەنگە وشەیەک بەکار بێنێت کە تۆ ئەگەر لەگەڵا ژیابی ئاسانتر لی تێبگەی وەکەوەی کە لەگەڵان ژیابی بەڵێ تۆ ئەبێ خوێندنەوەیکی تەواوت بۆ نووسەر هەبێ بزانی نووسەر لە چی ئاسێکام قسەی کردووە زۆر نووسەر هەیە لە ئاسێکی زۆر بەرزا قسەی کردووە زۆر نووسەریش هەیە لە ئاسێکی ئاساییە قسەی کردووە کە تۆ ئەبێ سەرەتا لە خوێندنەوەت بۆ نووسەر هەبێ خوێندنەوەت بۆ ئەو ژینگەیە هەبێ کە نووسەر ئەمەیتیان نووسیوە خوێندنەوەت بۆ زیندووکردنەوەی کەلتورە هەبێ لە بینی ئەم دوو کەلتورە دوو شارستانە تۆ لە یەک و نزیکێتەوە وەرگێڕ ئەبێ پردێک بێ بۆ گەیاندنی ئەم زانیارانە لە زمانی نووسینەوە بۆ زمانی بە ئاماجکردن و ئەو زمانی کە پێویستە بۆی وەربگێڕی. بەڵێ باشە کاکە من ئێستا لە هەرێمی کوردستان ئەگەر ئێمە باس لێرە بکەین هاوڵاتیان زیاتر گرنگی بە بابەتی بەرهەمە وەرگێڕاوەکانیان کەمتر گرنگی بە بەرهەمی نووسەرە کوردەکانی خۆمانێن هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ئایا کەم تەرخەمی نووسەرە کوردەکانە کە بەرهەمیان کەمە یاخود پێشکەوتنی ڕۆشنبیری و زۆری خوێنەر و هۆکاری تریشی هەیە لە ڕاستە چەند هۆکارێک هەیە هەمیشە حەزمان لە نووسینی کەسی دیکە کردووە یعنی هەمیشە حەزمان لەوە کردووە کە کەسێ غیاب بێت ئێمە حەزمان لێ بێ بۆ نمونە لەوانە تۆزە دوور بێتەوە لە بابەتەکە قانع فەرمی وەختە زەمانە من ئەکا بە پیا و ئەم خاتە ڕزی پیاوانی بەناو یعنی وەختە زەمانە من ئەمرێنێ و دوای ئەوە کە من دەرەکەوم خەڵکەزان کە من بایی چەند بووم بەڕاستی ئەگەڕێتەوە بۆ هەمان تێگەیشتنی ئێمە لە نووسینەکان یعنی من خۆم زۆر جار بابەتم نووسیوە بۆ ڕۆژنامە بەڵام نووسیمە وەرگێڕان بۆ لەبەرەوەی هەمیشە حەزمان لە شتی دەرەوە کردووە ئەگینا خۆمان نووسینی گەورەمان هەیە ڕەنگە بە هەموو فەیلسوفانی دنیا مەولەویەکی تری تیازونی نەبێتەوە بەڵام مادەم بە زمانی خۆمانەوە ئەوە حەزمان لەوەیە لە وشەی گەورەیە زۆرجار یعنی سا بۆ نمونە هەر ئەمە لە شتێتی دەگرێتەوە کە لەم ماوە ڕوویدا بەڕێز وەزیری ڕۆشنبیری بڕیارێکی دەرکردووە کە ئەبێ ژمارە سپاردن بگەڕێتەوە بۆ هەولێر کە ئەمەش بە حەقەت لێدانی ئێمە هەموو کوردستانێک بەڵام لێرە دوورەکەوێتەوە کۆمەڵە ڕۆتینات کە ڕۆتینات بووە بە حەقەت ژماری سپاردن تۆ تحقیق لە کتێبە بکرێ پێداچون و بە کتێبە بکرێ پێویستی بەوەیە کە ئەم شارەکە پایتەختی ڕۆشنبیریە پێویست ناکە بڕوا بۆ جێکی تر هەمیشە ئێمە چاومان لە خەڵکی تر بووە
هەمیشە ویستمانە بەرهەمهێنانی کتێبێکی نوێ کاتی زیاتری ئەوێ کاتی زیاتری ئەوێ ینی تااقەتی زیاتری ئەوێ وزەی زیاتری ئەوێ کەسێک هەبووە ڕەنگە مەجای ئەوەی نەبوو بێ لە سلێمانی ژماری سپاردن وەربگری ئێستا ڕۆژەتە هەولێر ئەوە هەروەری ناگرێت ئەو وەختە بارەکەی قورستر ئەبێ ینی تۆ ئەبێ کار ئاسانی وایە من تکام لە بەڕێژە ناوی وەزیرەکە کار ئاسانی زیاتر بۆ نووسەران بکەن بۆ زمانی خۆمان بکەین بۆەوەی پەنانە بینە بەر ینی ئێمە لەم ماوە من ڕۆمانێکم بینی گەنجێ نووسی بووی بە زمانی ئینگلیزی نووسی بە ئەمە گەڕێتەوە بۆچی بۆ ئەوەی کە ئەوە فەرمووتان ئەو گرنگی پێدانەی زیاتر زمانەکانی ترە ئەگینا ڕەنگە بەختیار عەلیەکی تر لە ئەوروپا بوونی نەبوو بێ ڕەنگە دەیان کەسی ترمان هەبێ لەوێ بوونی نەبوو بێ ینی ئێمە زۆر گرنگی بە بێگانە زیاتر ئەدەین کە ئەمە وەک کەلتورێکیش تقریبان بۆمان ماوە باشە کاکێ من ئەو کەسانی کە وەرگێڕن کتێبێک لە زمانێکی ترە وەرگێڕنە سەر زمانی کوردی تا چەند پێچەوانەکەشی ڕاستە یاخود تا چەند پێچەوانەکەی هەیە کتێبێک لە زمانی کوردی وەرگێڕنە سەر زمانێکی تری بیانی ئیتر ئەگەر عەرەبی بێ فارسی بێ ئینگلیزی بێ هەر زمانە بێ ئەمە تا چەند ئەبینرێت و بەرچاوە خۆشبەختانە بوونی هەر هەبووە زۆر لە گەورە نووسەرانی کورد بە زمانی تر بە فارسیان بە عەرەبی نووسیوانە ئێستای شەربوونی هەیە عنی زۆر بەڕێزان دکتۆر سالات ئاوگۆزی و مامۆستا عەبدولحەمید ئەمانە کۆمەڵێ بەرهەمی کوردیان کردووە بە زمانی عەرەبییان بە زمانی ئینگلیزی ئەمەیش جێگەی دەستخۆشیە کە بەرهەمەکانی مامۆستا بەختیار عەلییان زۆر بەرهەمی تر کراوە بە زمانەکانی تر ئەمەیش بەحەقەت هەنگاوێکی گرنگە بۆ ناساندنی نووسەران و بیرمەندانی کورد بە جیهانی دەرەوەی کوردستان. من زیاتر مەبەستم بە شێوەیەکی گشتی بۆ نووسەران ئەستا بەڕێزت پێم وابێت ژمارەیەکی بەرچاو نزیکەی 50 کتێبن لە زمانی عەرەبی وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی هیچ کتێبێکت هیچ بەرهەمێک لە زمانی کوردی وەرگێڕاوەتە سەر زمانی عەرەبی من نەوەڵاتە ئێساوم نەکردەوە بەس ئێستا کتێبێک لە بەدەستمایە دیوانە شعری دۆستێکمەکە پێدام حەزی کرد ممارەسەی ئەوە بکەم کاریەکەم بێ بە حەقەت وەرگێڕانیش خۆی بە خۆی ممارەسەیەکی گەورەی هەیە یعنی ڕاستە من لە عەرەبی وەرەگێڕم بەڵام توانە و جوودی زیاتری ئەوێ کە بمەوێ لە کوردیەوە بیکەم بە زمانێکی عەرەبی یان بە زمانێکی غەیری دایک چونکە ئەویش توانە و جوودی زیاتری ئەوێ وەکەوەی کە ئێستا هەیە. درستە باشە کاکێ من یەک پرسیاری تر زۆر جارە بینین کە وەرگێڕەکان کاتێکە کتێبێک وەردەگێڕن لە هەموو بوارێکە یاخود بە گشتی کاری وەرگێڕان دەکەن بوارێکی تایبەت هەڵنابژێرن بیکەن بە پسپۆڕیەک و کاری لەسەر بکەن ئیتر ئەگەر بابەتەکان سیاسی بێت کۆمەڵایەتی بێت تەندروستی بێ هەج لایەنێ بێ ئەگەر بوارێکی تایبەت دەستی بۆ ببرێت و کاری وەرگێڕانی بۆ بکرێ وەرگێڕانەکە سەرکەوتوتر نابێت بەدڵنیاییەوە بەدڵناویە من خۆم ئێستا خەریکی ئەوەم زۆر جار حەزم لەوە نەکردووە لە ترانزیت وەرگێڕن من وەرگێڕانە لە ئینگلیزی و نووسراوە کراوە بە عەرەبی من بڕۆم دەست بەمە عەرەبیەکە سەرکەوتو نەبووم تایە بگرە کاریشم لەسەر کردوومە بەڵام هەمووی ڕفس کردو بە حکمی ئەوەی کە وەرگێڕانێکی کاڵ و کرد دەرچووە کە خۆم لی تێنەگەشتیوە مەکەوەی کە بگاتە دەستی خوێنەر وەتێبگا ئەوە کارێکی زۆر گرنگە کە کەسێ لە من خۆم خوێندنی ئیسلامی تەواو کردووە لە ناوەندی ئەدیبان کارەکەم کە ئەویش بەم تازەیە شۆڕشێکی گەورەی بەرپا کردووە بۆ هەرزانی کتێب و بۆەوەی بتوانێت کتێب بێتە کەلتور بۆ هەموو کەسی دەستی پێ بگا بەشی ئاینەکەی وەرگرتووە زۆربەی ئەو کتێبانی کە لە بواری ئاینی و لە بواری شەریعا کارەکەن کارم کردو یعنی هیچ کتێبێکم بەدەر لەو ونا دەست لێ نەداوە بەدەویان نەڕۆیشتوم لەبەر بۆ ئەوەی تەخەسوسی خۆم نییە بۆ نمونە بچووکترین و شەڕەنگە لای من زمانی محیط بە معنای چواردەوردی بەڵام لە زمانی جوگرافیا بە معنا کەنداو بیان هەر یەکی لەو وشانە ڕەنگە لە زمانێکی پزیشکیە زمانێکی تری هەبێت لە زمانی فەلسەفا یان لە زمانی دەروونماسە جیاواز بێت دەستەکانە خۆش بێ کاکێ من کاتمان نەماوە لەماوە یەک دقەیە گەر بتوانیت چەند بەرهەمێک لەوانی خۆتمان پیشان بیت بۆی کە بزانی چیت زۆر سپاسانەکەم وەڵام من بەرهەمەکانم جیاوازن هەنێکیان گەنجان و هەنێکیان منداڵانە منداڵان ئەوەی کۆمەڵە سیدی مناڵانم هەیە ئەوانی تریش گەنجانەیەکێ لە بەرهەمەکان کە ئەم کتێبەیە گەشتەکەم لەگەڵ گاندی ناوەندی ئەدیبان بڵاوی کردەوە بە چاپێکی نوێ و دیزاینێکی ئەوە کە ئەمە باسی ئەوەکە کە مرۆڤ بگەڕێتەوە بۆ ناخی خۆی مرۆڤ بگەڕێتەوە جارێتر ئاشنا بێتەوە بەوەی کە جارێکی تر لێپرسینەوە لە خۆی بکات و بگەڕێتە سەر پلێتە ساغەکە جەوهری ڕاستی خۆی دەربخە لەو جەنجاڵی دنیا و لەو هەموو بارستایی دنیا کە لە سەرمانە بە دوور بکەوێتەوە بگەڕێتەوە ناو
کۆمەلگا و سپاسانەکەم بۆ ڕەخساندنی و دەرفەتە زۆر سپاس بۆ تۆش کاکەمگیان زۆر سپاس مادومان کردی بە ئومێدی بەرهەمی زیاتر زۆر سپاس بۆ هێمن قادر کە بەڕێزیان وەرگێڕن سپاس بۆی کە لە بەشی پرۆگرام لەگەڵمان ئامادە بوون بەڵێ خۆشەویستان بە یارمەتی هاوکارانم کۆی پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن هەتا سبەینەوە بە پرۆگرامێکی نوێ پێتانەگەینەوە کاتێکی خۆش ئاسوودە بن.